أعوذ بالله من الشيطان الرجيم. هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور. وكان بالمؤمنين رقيبا. تحيتهم يوم يلقونه سلام. وأعد لهم أجرا كريما. بسم الله الرحمن الرحيم. إن الله وملائكته يصلون على النبي. يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. إن الذين يؤذون الله ورسوله لعنهم الله في الدنيا والآخرة. لعنهم الله في الدنيا والآخرة وأعد لهم عذابا مهينا. والذين يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا. صدق الله العظيم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على نور الهدى محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. صل على محمد. اللهم صل على محمد اللهم صل وعلى على سيدنا محمد. اللهم صل على محمد. ما شاء الله وی خودش ترازی بد وی بارک الله فیک. فيكم أجمعين. طیبت ترین دست بک و خوش ترین دست بک و بخیر ترین دست بک. وی خود خیرات بنویستی ان شاء الله. يا ربي. السلام عليكم ورحمة الله وبركاته. بوتجي و بوبینر و ورگرید کردستان 24 جی ام دی ساعتی نه خدمتات پاشی ودا. وقت پاشیوا ما پشتی دودم جمرتی ده بتا وقت پاشیوا خورنیش. ان شاء الله. هیدی جی امیت شوید دو ماهی که دا. و شوید یک شما شوید پیروز دو ماهی که نکو. پاشیوا 26 خود حس کتم ده شوید گل بدابین. ویدنگ تایبت باید قرآن پیروز و صلوات سر پیغمبری صلی الله علیه و سلم خود حس کتم ده برنامه خود است بید ان شاء الله. ان شاء الله.
دەست پێ دەکەین بە یا الله. کۆمەڵک بڕگە و بابەتی جیاوازەوە چەند ڕۆژ مامایە تقریبان یا 4 یان 3 یان 4 یان 3 نه ئەگەر 29 بی دەبی خلو أو هەرەوە ئەو لای 4 ئەو لای 3 نه بخ نا بالعکس بێزار نەبووین ماندین ئەو تو بەخۆش لەگەڵمانی دەزانی کووە ما بصلي هم ما نيت بس ما عندنا ناس انا ما شاء الله خدمتي كرتم توزك ام صح پاداش كاركاني بە زەبری قاو و ئەو بابەتانە خۆمان ڕادگرین ئەو جەتا درەنجیش خۆمان لێ ناکەوی یعنی وەزعەکەمان خو زرد بين خو زرد يعني خو مان تواو متكامل نية مانگە چی دەوێت هەتا دیسان بگەڕێنەوە سەر تایمی پێش ڕەمەزان قيد إنسان طبعا هو هەرەمانینە جەماعەتی کۆنتڕۆل جميل. ماشیەوە واصبر وما صبرك إلا بالله. گەورەی لە پشت ئەو بەرنامەوەیە هەمووان ماندونە ناسانە ئیشیان ئەوەیە کە دەڵێن ماندونە ناسانە والله خدای خێر شدو ماندونە ناسانەیە هم کاری خو انجامدان همیشه خیرکا ماسن ابتایی و تجدی هیوا پیروز و مبارک دم چێ قەمیسەکەم ناڕێکە ئیشارەتم دەنێ ئەوها هو دەبی لەگەت جەماعەتی بی ئەو شۆ بچی ئەو ڕێزەیە توش ڕەش پوشی تەواو ئێستا تەوا دەرەجەیەکە کاگار جوانە مام سارپاک يا الله اف شەوە تقریبا دەبتە بەشێ دوێ شوی بابەتێ مەدهی دەست پێ کردی و شوێدی مە پیرۆزترین کەساتی مەزنترین کەساتی سەر عەردی وت ناوبەینە یعنی ئینس و جنەدات ناوبەینە هەمووی مەخلوقاتێت خدای مەزن مە بەحث کرد و سنەتت پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەو تقریبا پیچەکێ مە بەحث کرد نەگەلەکی پیچەکێ یعنی دڵۆپەکێش بەحەکێ چونکە هەک شەو و ڕۆژان بڕینین و بەحسە پێغەمبەری بکەین صلی الله عليه وسلم بەحسا vê ئومەتێ بکەین و ئەو نعمەتێت خودی تەعالی پڕێکا پێغەمبەری صلی الله عليه وسلم گەل vê ئومەتێ کرین خلاص ناون ji ber hindê jî gelek cara ji aliyê mamostayê ayinî ve tête gotin û ka çawa xudê teala jî ayetê Qur'ana pîroz da emrê me kiriye ka em divê jî pisyar kîn ka aya emre wacib e salavat lêdan ser ruha pêغemberî sallallahu aleyhi ve sellem çi ecrek heye kengî em salavata lê bidîn her wextekê em lê bidîn خێر و ئەجرن یان بەس وەختێ ناوێ پێغەمبەری تێت محەممەدی صلی الله عليه وسلم بۆچی گوتراوە بۆچی ئەو پاداشت و خێری هەیە سەڵاواتدان وەکو باس کرد سەڵاوات لێدان چییە و چەند زۆر سەڵاوات هەیە بەشێک لە زانایان ینی ڕاو بۆچنی جیاوازیان هەیە لە شێوازی سەڵاوات لێدان ئایا کامیان دروست و باشتر دەگا ئایا هیچ جیاوازیەکەیە لە نێوان سەڵاواتەکان ئەنواعی هەیە مەسەڵەن هەر ئەوەی کە لێرە دەگوتری اللهم صل وسلم على نبينا محمد اللهم صل وسلم اللهم صل على محمد وعلى آله وصحبه وسلم يعني والصلوات إبراهيمية هي تنزور صلوات ليدان آية هميان هر يك معنواتا همان گەیشتن دەگەن زۆر و جیاوازەکانی چییە ئازانیان چۆن ئەم بابەتیانیان گفتوگویان لەبارەوە کردووە کامیان دروست کامیان دەگات وەک خۆی قسە لەسەرەوەش دەکەین گرنگی و ئەهمیەتی سەڵاوات لێدان پاداشتی سەڵاوات لێدان بۆ چییە قسە دەکەینەوە بارەوە سەڵاواتەکە دیە تایبەت جدۆشی ئەوە دەست پێ گوتی ئەم دێ بخێراتنەوە چکە ما ئەفشەوە بەس سەڵاواتن اللهم صل على محمد و گەل قورئان خواندنیش اللهم صل على شمس الضحى ونور الهدى وتاج رؤوسنا وملاذ قلوبنا سيدنا ونبينا أبا القاسم الأمين صلوا عليه وسلموا تسليما صلوا عليه وسلموا تسليما حتى تنالوا جنة ونعيما على محمد وعلى آل محمد وبخيراتنا دكتور كسرت هناري بكين كوما مستوى آينية خودي حسكت أفشفدت قلب هذا دكتور كسرت قلا بخيراتي دكتور جان وعليكم السلام ورحمة الله وبركاته بارك الله فيك قلا بخيراتي صديق كرام
منفع ان شاء الله. قال بخيراتي خيراتي السلام خير خدای قبیل کت ان شاء الله وان شوید پیروز و مبارک و به هیوا پیروز یا ربی بيروز ان شاء الله تقبل الله لحموان منا خاصه ومنكم. شوي جمعه الله عزي ايمان داران جيجني فقيران الله عيد المساكين لخدمتي بيغمبري بين صلى الله عليه وسلم بالصلوات كخيرترين روج جمعه صلواتي بيغمبر صلى الله عليه وسلم اگر هر مسلمانێک لە هەر کون و کولەبەرێک جێگایەکی فەقیر بی ئاعلا مرتبە و کەمترین مرتبەی هەبیت لەسەر زەوی عەرزی پێغەمبەری دەکرێت فلانی کوڕی فلانی ئەی محەممەد سەڵاوەتی لەسەر تو لێدا ئەوە ئەو کاتەیە و ئەو شوێنەیە کەوا ئینشاء الله تعالی بە پێغەمبەر دەگا سەڵات و سەلامەکە جيش الله همه ماجي پیروزترین بابت هەڵبژارد بێت الحمد لله يعني سي پیروزیت نافقدا بله. شوا جمعه شوا دمایی كانت ليلة القدر و هيوا رمضان پیروز مانجە ڕەمەزانی شەو ئەوە زۆر نعمەت پیرۆزان سيشي شو بەڵێ لە خوای بەسیازی ئینشاءالله تعالی ئەویشیان هەر ئەوەیە کە خوای پەروەردگار دێتە ئاسمانی دنیا بلى كما يليق بجلاله داوا لە عەبد و بەندەکانی خۆی دەکات چێ داواکاریەکی هەیە لە بۆی جێبەجێ بکەم ئەو زە هەر کەسە و بە خەدەر پێویستێکی خۆی چونکو جاریەوە هەبووە سەحابە لە مەجلیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتی سەلامی دایتەوە لە نوێژە و ڕاز ڕۆیشتیە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی گوتیە ئەوە ئیشت بەخوای نییە یەکسەر دەڕۆی چ داواکاریەکە نییە لە رب العالمین ئەو دو سەحابەیان عوزری هەبووە طبعا گوتی یا رسول الله لەبەرەوەی دەڕۆم بەڕاستی دار خورمایەک ئی جیرانەکەم یەهودیە جوولەکەیە ئەو دار خورمای لەوانەیە خورما بکەوتە ناو ماڵی من پێشی ئەوەی منداڵم لە خێوێ هەربستن دەچم خڕ دەکەمەوە دایەمەوە ناو ماڵی نەوەک منداڵەکانم تووشی حرامی بن ئەوە عزرەکەی ئەوەی حزر ئەدی ئەوەی عزری نییە لۆ داوا ناکا لە خوای پەروەردگار لە پاشی دوعاەکانی لە پاشی نوێژ و تاعەتەکانی لەبەر خوای بپارێتەوە کە خوای پەروەردگار دەرگەچی بە ڕەحمی لێ بکاتەوە زۆر پێویست داوانە ئینشاء الله هەر کاتێکیش ئینسان داوای کرد بەڕاستی ئەگەر داوا نەکەوت سەڵاوەت لەسەر پێغەمبەر نەدە صلی الله علیه وسلم چونکو سەبەبە کە دوعایەکەی قبول ببی ئاگادار بن دعا قبول بوون ئەگەر گوتت اللهم صل على سيدنا محمد يعني صلى الله عليه وسلم تسليما او دعاء خود بك او درجت بو دكاتوا لدرجه رحمه الله بس لبيش دعاء يعني لكوتاي دعائكش لبيش بين دعاء الصلواتي حتى بانجيش لقر بانجي بتو تمشى جيغاي خوي هي وقتي خوشي هي نوعي خوشي هي صلواتك لدواي بانجيش بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي جيتان لنداء بو هل لقى نداء سي قد بلينو صلواتي لسر من لي بدن لباشي او الدعاج لبو من بكن لبر اوي مركزك هي منصبك هي منصبك قيامتيه دنياينيه بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي او منصبه او جيغايا او كرسيه او مقام عزم لي لبو من بي خوای پەروەردگار لەبۆ بەندەیەکی خۆی مەقامێکی داناوە لە تەنیشت عەرشی خۆی ئەنگۆوەکی بانگ خلاص گوتی لا إله إلا بري اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آتي محمد الوسيلة والفضيلة وابعث اللهم المقام المحمود الذي وعدته إنك لا تخلف الميعاد خواي خذ وعد الداعية خلاف شي تدانيه وعديته ئەو مەقامە ئەو جێگا و شوێن و کورسیە خوایە گیان ببەخشە بەو عەبدەی کە بۆ خۆت دادناوە و تەرشیحت کردیە دەڵێی ئەو عەبدەی من مڕەشەعە کە عەبدە لە قورئانی پیرۆزیش عەبدێک کە خوای پەروەردگار مخاتەبەی دەکە و ناوی دەینی سبحان الذي أسرى بعبده کە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بەعەبد هەتا ئێستا لە قورئانی پیرۆز خوای پەروەردگار خطابی کردبی لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ناوی خۆی نەیگوتی یا محەممەد یا ئەیها النەبی یا ئەیها الرەسوول خوای پەروەردگار بەو مەرتەبە ناوی بانگی کردیە ئەو مەقام المەحموودە بەڕاستی کەنجینێ لە بۆ ئەو عەبدە دەبی حتا ئەوەی بوونەوەرە لە ئینسان لە مەحشەرێ هەر لە عەزرەتی ئادەمەوە هەتا ئاخر نەفەر كوا وفات دكو لقبري زندي دبتو دست معشري دبي حمو برن أشهد بالله أو حقا أو بياوي كتو تزي أو كرسي حمو شاري سيارك ديتا بيش أما تاكا كاس كمرشح بو أو مقعدة بيغمبر صلى الله عليه وسلم بيغمبر صلى الله عليه وسلم أيان سند نعم بيغمبر صلى الله عليه وسلم عبدك
پێغەمبەر سەلەم دەفەرمێ من تکاکارم لە ئومەتی خۆم دوعام بۆ بکەن کەس هەیە مرەشەح بێ مەسەلەن لەسەر ئەوە یان هەر تەنیا پێغەمبەرە عەبدێک عەبدێکی خوای پەروەردیگار ناوی نەهاتووە بڵێن بەخصوصی محەممەد المستەفا پێغەمبەر سەلەم دەفەرمێ ئومەتی من کە ئەو عەبدە مڕەشەحە لە بۆ ئەو جێگا و مەقامە حەز دەکەم من بم حەز دەکەم بەڵێ ئێوە دوعام لۆ بکەن باش تا ئەمن ئەو مەقامە وەربگرم تاکە دوعا کە ئێمە بیکەین بۆ پێغەمبەر سەڵاوەتە سەڵاوەت و ئەو ئەسلی سەڵاوەت ئەسلی سەڵاوەت دوعایە بەڵێ ئەسلی سەڵاوەت دوعایە بەخۆی کە گوتت اللهم صل على سيدنا محمد ئی من و ئی تو دوعایە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم تەرشیعکردنە لۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم من ئەو سەوتە دەدەم کەوا ئەو پێغەمبەرە شایستەیە لە دنیا هەر چەندی سەڵاوەتتدا ئەتو شایستەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دیاری دەکەی ئەو مقامە لە بۆ ویە ئین شاء الله تعالی کە ئینسان ئەوەی لە بۆ پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم یەکەم پێی نێزیک دەبتەوە دووەم دەرگا ڕەحمەتی خوای پەروەردیگاری پێ دەبتەوە و خوای پەروەردیگار داوا دەکا هەموو عەبد و بەندەکان ڕێز و مەکانەتێک و خۆشەویستێکی لە بۆ محەممەد المستەفا صلی الله عليه وسلم دابنێن لە ناو دڵی خۆیان کەواتەوە جوانترین دەنگدانە جوانترین دەنگدانە بس دکتور وێری ئەم پرسیارێک بۆ بکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم vê meziniya xwe vê qedrê ku Xudayê mezin daye وإنك لعلى خلق عظيم هر دعایك داخوازه کاش خودی کربا طبعا بی زفرین بی اکثر دعای تجیب ذکرن بو چی پیغمبر صلی الله علیه و سلم او دعای هماش خودی نکریه مقاما محمودا همو بوی بد بو چی بیشتر ام دعا بکین دا خوای پروردگار که اختیاری کردیه امن مقامك بو عبدێکی خۆم پیغمبر صلی الله علیه و سلم لو کسانەیە کەوا تەواضع دەنوێنی بەرامبەر بەباری تعالی برب العالمین كرب العالمين خو اختياري كردية حبيبي خويتي خوشويستي خويتي وكو إبراهيم خليلي خويتي دوستاتي إبراهيم خليل وخوشويستي محمد المصطفى صلى الله عليه وسلم إثبات بحديث بآية ونيا كخواي پروردگار أو دانا بيغمبر صلى الله عليه وسلم أجر أمتي خمسي قمبينا كان بيعة من دنيا الحق وايا خلشي معشري أنواع خلقي تدايا حموي كخواي پروردگار لآدم وخلقي كرديا هتا عدم هتا دنيا خرادمي حموي برين أشدن بالله أو بياوزيقا بكاريك دكري أوا كاريك رب العالمين قدري كردوا لساعي معشرة كخلق حموي لقبر هستانوا برو ساعي محشر رويشتن كقرص البيضاء وكو عارديك وكو نانيك سبيهز قردو قولو دولو تسيايتي دانية أو خلق حمو لو معشرين راوستاوا روج ليني زيكا 600 ميلي ضوئي ليني زيكا خلق حمو آرقي دكا أو روجت روجك داري روجك ونيا قربان روج للايمات سندا توقيتي دانيوا سندا آخر تشتي با 4 ساعات اگر زور روج دريج بي زارن رمضان بابرين أمر رمضان چي بروجي دبوين 4 ساعات بوكاك روج ونيا حفتونيو بانجي مغربي بو أو روجا في يوم كان مقداره 50,000 سنة 50,000 صالة أو روجا خلق كز نانك دخوا نآوك دخوا نلبرسيبرا خلق كز زليشي لبردانية كز روتو رجال أو يعني حموي روتو رجال حموي لو كاتدا خلق درون بسن لاي شيء دسنا لاي باوكا آدم باوكا آدم قربان الدبين أتو تشتك بك بري خواي پروردگار حساباتك ما لبوبك أو بدستي خويا تو دروس كذي لباشي أو دسنا لاي پیغمبراني أولو العزم لاي حضرتي موسى أي موسى أتو كليم الله قصد لك خواي پروردگار كذي بس داواما لوبك با حسابك بكري ملا ساعي مع شربه يلاقش درون حمو پیغمبر كان دكن دسنا لاي پیغمبر صلى الله عليه وسلم محمد المصطفى أو جوكو عبدك تماشاي دكن كزور كز لدنيا دا اعترافي شي بيناك كبيغمبرا صلاة والسلام إخوة لسربي بلام أمي مسلمان كوا لأركاني إيمان من يقل الشرتكاني أوي إيمان من بحمو بيغمبران هيا أوي بيغمبران براي محمد المصطفى صلى الله عليه وسلم لبيغمبراتي حمو من لو روجدا لمحشري آمادين ودسنا خزمتي بيغمبر صلى الله عليه وسلم دعوالوي دكن أواني كوا ڕیشسپی قیامەتن تۆزێک دەتوانن خۆ بکەنەوە و بڕۆنە حزوری پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو کەسێک ئەو ئیزنەی پێ نادرێت هەموو کەسێک ئەهلی ئەو شەفاعەتە نییە خەڵکانێک لە ساعەی مەحشەرە کە ڕۆژ ئەوەندە نێزیکە دەکەوتە ناو ئارەقەی خۆی
غەرق دەبی لە ناو قوڕی خۆی قوڕی ئارەقەی جسمی خۆی دێتە خواریا خاکەکەی بنی دەبتە قوڕ حتا وای لێ دێ ئەوانەی هەتا چۆچیان ئەوانەی هەتا پشتێنیان ئەوە دەکەونە ناو قوڕێ دەرێ قوڕ وای لێ دێ قوڕی ئارەقەی خۆی یلجمه ئیلجامە لغاوی دەکە وەکو حیوان چۆن لغاو دەکرێ ئەسب لغاوەی لە ملی دەکەی و سەرجی لە ملی دەکەی ئەو ئینسانە بە قوڕی جسمی خۆی لغاوە کرێ ڕۆژ ئەوەندە نێزیکە ئەوە خەڵکانێک واکاکە لە ناو قوڕێنە وەنیە لەو کاتە خەڵکانێکیش هەنا دعوەتن لەکن خوای پەروەردیگار کە هیچ سێبەرەک نییە بەس سێبەری عەرشی خوای پەروەردیگار نەبی سبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله حفت خلكان كوماليك كسان هنا لو حفتانا أوليان إمام عادل يعني سرپرشتيارك سركرديك مامۆستایەک مدیرێک مدیر عامێک وەزیرێک ئەوەی سەرپەرشتیاری مەزموعەیەک دەکا ئەوانە دەگرتەوە کە سەرپەرشتاری خەڵکانێکەکەنەوە بەڵام عادل ئەوە پێیان دەرن ئیمام عادل ئەو جە مدیرێکی عادل وەزیرێکی عادل ئیمامێکی عادل سەرکردەکی عادل کەوا وەکو مەڕ و ماڵات چونکو تەماشای شوان بکەن لە سیفەتی شوان یەکەم سیفەتی شوان سەرکردایەتیە سەرکردەیە شوان حەز دەکاتن ئەوەی مەڕ و ماڵاتی هەیە مەڕ و ماڵاتەکەی بباتە مێرگێکی گەلێک خۆشی بەڕەوەل مەڕەکانی ئەوەندە ڕەوەلیان خۆش بی و خواردن بخۆن تابیان باتەوە شیرەکانیان لێ بدۆش هەنجینێ ئەو سەرکردەیە دەتوانی ئەو مەڕانە بدۆشی ئەو شوانە بیدۆشی ئەگە تێری کردن ئەگە لێ لۆیە یەوم من ئیمام عادل یەک ڕۆژ لە ئیمامی عادل بەقەدەر عیبادەتی 6 ساڵی من و توی ئینسانی احتیادی هەیە لەو ڕۆژەدا کە خوای پەروەردیگار ئەوە لەو حەفت سنفە ئەو جە گەنجێک طبعا ئیمامی عادل پێویستی بە گەنجە ئەگەر هەر قائیدێک هەر سەرکردەیەک ئەگەر گەنجی نەبوو لە وڵات گەنجەکانی هەموو پڕگەندەبوو بوون بە چشتی لاوەچی خەریک بوون گەنجەکانی بەرنامەیان نەبوو ئەو قائیدە سەرکەوتوو نابێ هەر سەرکردەیەک بێوێ ملەتێک کەسێک ڕزگار بکا لە نەهامەتی دەبی گەنجی لەبێ شاب نشأ في عبادة الله لباشي إمام عادل أو حفتك دكتور بجا حفت أو زبابرين أو حفت صنفتك أم بينا سبابتي خوي رئيسي آخر يكي بابتي الرئيسية كمان بقصي براي خوم لو كاتي دا أو عالم حموي أو لبر سيبري بو سيبرني معنى ويا صنف يكيج وميوانن زرج حوتي دخون لقر آوي حياتي بحياتي تاني نابن بحياتيش برسينا بلوا وبيش حساب بكري وبيش حسابه هو بس ساعي معشرة بلى زرج حوت لقر آوي حياتي بحياتي تاني نابتو ويشتان كتاب وحساب نكره حيث كتاب وحساب نكره وش عالم ولا ناو خرية ودتسن دا ولا بيغمبري لك صلى الله عليه وسلم سونا خزمتي بيغمبر صلى الله عليه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم بەواسطەی ئەوەی برێ من پێغەمبەرم خوایە ئەدێ من حەبیبی تو نەبووم ئەوەم لە بۆ بکە ئێستا کە حیساباتی لە ئەو عالەمەی دانێ پێغەمبەر صلی الله علیه وسلم چەکێکی زۆر گەورەی پێیە کە زۆر بە ئاسانی لە خوا نێزیک دەبیەوە بە هەمومانیشی گوتیە پێغەمبەر صلی الله علیه وسلم حەسوودیشی نەبووە بەمەی ڕاگەیاندیە أقرب ما يكون العبد لربه وهو ساجد الله أكبر نێزیکترین شوێن و کات كعبد بند لخوان يزيك بيتوا لكاتي سزديا اگر دتوي قصه لگر خواي پروردگار بكي برو سزدي كات پیغمبر صلى الله عليه وسلم دست سجدي يعني يكسر پیغمبر صلى الله عليه وسلم سزدي دبا سزدي دباتن بزانو سزده كما وي چنده رب العالمين دفرمي عبدي خوم بندي خوم بعبد بانجي دكا سري خد برند كو داوابك دري يا ربي الحساب الحساب خوايا حسابي او خلق بك ترازو دانية حسابي أو خلق بك خلق به لاكس كسري خو برندك خواي پروردگار دفرمي عبدي من أو من حساب بو خلق دانا وترازون بو خلق دانا توجور لو موقع دانشة لمقام المحمود كخواي پروردگار محمد المصطفى لمقام المحمود دادنيت همو عالمي أو معشرة همو درن أشهد بالله حقي خويتي أو بياوە زۆر خەمخۆری خەڵک بوو باشە مامۆستا ئەوە وەکۆی کە باس دەکرێت ئەمە کە دەڵێن سەڵاوەتی لێدەین ئینشاڵڵا ئەو محەممەد ئێستا کە ئەو پرسیارە دەکرێت حتمما ئەو قسەیە دەکرێت حتمما پرسیار دروست دەبێت پرسیارش وەڵامی هەیە
دەگوترێ ئێستا ئەوەی کە باز دەکرێت هەموو شتێک بڕاوەتەوە بە پێی ئەلمی خی گەورە و کە دراوە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوش باسی کردووە ئەوە وا دەبێت لە ڕۆژ ساحەی محشەر ئەوانە لە بەرسێ بەرن پێغەمبەر صلی الله علیه وسلم سوزدە دەبات و پاشانیش حساب دێ و ئەویش لە مەقام المەحمودە نیشتەجێ دەبێت و دادەنیشێ مەقعدێکە کەوە گوترا ئەی کەواتە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم شوێنەکەی هەر ئەوەیە ئەوە بڕاوەتەوە بۆچی دەگوترێ عەبدێک مڕەشەحە ومێد دەکا کە ئەو بێت لە کاتێکدا بڕاوەتەوە وەکو باسکردن جەنابەت کە فەرمووت بڕاوەتەوە کە ئەگەر وابی عنی سەڵاوەتەکەی من و تو ئێستاش کە دەرین اللهم صل على سيدنا محمد ئەوەش بڕایتەوە ئەوەش بڕایتەوە ئەگەر وابی قولی علەما لەسەر ئەوەی ساحەی معشەر کە لە بۆمان باز دەکرێ و لە قسەکانی پێغەمبەر لە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا باسی معشەری کردیە ڕۆژی معشەر ڕۆژێکی ئەو هالەیە ڕۆژی شەفاعەتە دەفەرمێتن پێغەمبەر صلی الله علیه وسلم من دوعای خۆم و شەفاعەتی خۆم هەموو پێغەمبەران داواکاری خۆیان کردیە داواکاری پێغەمبەرەکان سەڵات و سەلامی خوایان لەسەر بی خوای پەروەردیگار دوعایەکانی قبول کردیە بەس پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای خۆی نەکردیە کە ئاخری گوتی یا ڕەبی ئومەتی ئومەتی ئەی خوایە گیان ئومەتی من خەڵکانی ئەو ئومەتەی من زۆر خەمی ئومەتەکەی بووە خوای پەروەردیگار پێی دەڵێتن لەو کاتەی دەرێ ئەی محەممەد کاتی طبعاً هەموو پێغەمبەران پرسیان پێکرایە لۆ کاتی مردن کە حەزرەتی عزرائیل دەچتە لایەن بۆ ڕۆحکێشانیە پرسیان پێکرایە محەممەد المستەفا صلی الله علیه وسلم وەکو ئەو پێغەمبەرانە پرسی پێکرایە خوای پەروەردیگار کە حەزرەتی جوبرائیلی دەنێرتە لای دەڵێت کلیلی خەزینەی دنیا لە خێر و بێری دنیا هەرچی هەیە ئەی محەممەد دەتەوێ هەری بژێری با ماڵی دنیاەت وەکو کیسرا و وەکو ئەو قەیسەر و ئەو مەلیکانە بدەمێ دەرێت ثمە مەح پاشان چی دەرێت ثمە المەوت هەر دەبی بمری یعنی محەممەدیش ئەتو دەبی بمری ئەی محەممەد وەنیا ئێگوتی ئەلئان مادەم وێ لۆچە ئەو هەموو مادی بوونا وەرە بەو حیساباتەی ئەو هەموو ماڵی خرکەوە و ئەوەش بکە هەر بژمرم هەر بەجێی بێلم نەبامر نەکەی بکە ئەو جە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ڕۆحەکەی دەچێشرێ ئەوەیان ڕاستە ئەتو دەرێ کە ئەوە حیسابات لەکەن خوای پەروەردیگار ڕۆیشتە بالفعل کو ئەتو کابرایەک با بڵێن مخریزێکە یان فلیمێکی دانایە ئەوە دەزانیتن بیدایەتی فلیمەکەی لەگە ئاخری فلیمەکەی ئێوەش باشە دکتۆر ڕەب العالەمین خالقەوە علمی خۆی علمی خوای علمی خۆی گەورەش ڕێ لە هیچ کردەوەکان ناگەڕێت بۆیش ئەمە دوعایەکەمان دەکەین ان شاء الله ئەو عەبدە ئەو محەممەد المستەفا صلی الله علیه وسلم ئەم چاوە بزانین يعني اللي في آيات القرآن بيروس طبعا كاتشوا النفيش فرضة إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا يعني خلاص يا بري فرضة وفيتو تختي بدوك البرامبر ده آيات القرآن بيروس إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا أذا أمر واجب ينجهري كيف أخوه يكم يعني فرمانة خواي پروردگارا كخواي پروردگار فإن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما أجر إنسان برباري فرماني خواي پروردگار بي يعني إطاعي خواي كرت عبادته جيبجي كرت واجبة إنسان لسر مسلمان وكو إيمك مسلمان واجبة لسرمان كصلاوات لسر پیغمبري لي بدين إيمان داركان أمش يق لو كسانين كإيمان من بخواي هي ونيا ئەمەش دەگرتەوە ئەو فەرمانی خوای پەروەردگار خیتابە لە بۆمەش وەنیە ئیمانمان هەیە سەلاوەت لێ دەی یعنی سەلاوەت واجبە ئەو واجبە ئەگەر ئینسان کردی یەکەم ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەست دەینی وەنیە ئینسان ئیطاعی فەرمانی خوای کرد ئەوە ڕەزامەندی خوای پەروەردگاری بەدەست هێنا تاعەتێکی خوای پەروەردگاری کرد نێزیک بوونەوەیە فەرموو لە کاتێکا کە ئەتوو دەچێ ناو مزگەوتێ هەر پێی ڕاستی خۆت هاویشتە ناو مزگەوتێ دەرێت اللهم صل على سيدنا محمد اللهم افتح لي أبواب رحمتك صلاوتك لسر پیغمبر لێ دەدەی خوایە دەرگای ڕەحمەتی خۆتم لە بۆ بکەوە وەچی هاتیە دەرێ دەرێتە پێیچە بداوێی اللهم صل على سيدنا محمد اللهم إني أسألك من فضلك أوي خير بيرا فضلي توا بركتي توا نعمتي توا أمن داوادكم استوادت مدري دورم كيلا بلاو مصيبت لنا خوشونا همواري أوي فضل بركتي توا خير وحسناتي توا بقسمتهم بكي يعني مادام واجبة بله هر کسی که وی واجبی نکرد
چ قلنا هيك السارة برای طيبات وقت نوفي محمدي صلى الله ناوي عليه وسلم پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت هەر کەسێک کەوا ناوی من لە لای هات ئەگەر سەڵاوەتی لەسرە من لێنەدا ئەو ئینسانە ڕەزیلە قرسۆکە ئینسانی ڕەزیلیش طبعا دوورە لە خوای پەروەردیگار ئەوەی سەخیە السەخی و حەبیب الله ئەو کەسەی بەخشندەیە دەبەخشی بەخشین هەر ماڵی دنیاە نییە هەر خواردن نییە لە کاتێکە ئەتوو عەفووی خۆت بە من دەبەخشی ئەتوو ئینسانێکی سەخی ئەتوو دەسەڵاتی خۆت کە دەسەڵاتت لەسرە من هەیە بە ڕەحمەوە بە سۆزەوە ئەو دەسەڵاتت بەسەر مندا دەبەخشی ئەوەش سەخاوەتە لە تو یعنی ئەو کەسەی زوڵم دەکا ئەزیەت دەکا ئەوە بەخیلە ئەو کەسەی کەوا ناوی ئەو محەممەد المستەفایەش دێ یەک لەو بەخیلانەیە لۆ حەسادەتی بە پێغەمبەرە ئەو مەقامە ئەو گەورەیە ئەو ڕەحمەتە ئەو دوعاە ئەو دەرەجەیە لۆ پێغەمبەر داوا ناکە صلی الله عليه وسلم لۆیەکە گوتی محەممەد صلی الله عليه وسلم سەڵات و سەلامی خوای لەسەر بیتن دوایە سەڵاوەت خۆ هەر لە بۆ محەممەدیش نییە صلی الله عليه وسلم وتمان ئەسلی سەڵاوەت دوعاە سەڵاوەتی ئیمانداری لۆ ئیمانداری دوعای مسلمانی لۆ مسلمانی سەڵاوەتی خوای پەروەردیگار لە بۆ بەشەر یەکەمیان تەعظیمە ڕەحمەتە نێزیک بوونەوەیە خوای پەروەردیگار لە ناو مەلائیکەتی ئین الله یصلی لە چێن دەرێ خوا سەڵاوەتی لێدا خوای پەروەردیگار لە ناو کۆمەڵی مەلائیکەتان ڕەحمەتی لە بۆ محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ناردوو ڕێز و مەکانەتی دایێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک باسی تومان بەرز کردەوە ئەی محەممەد بەرزکردنەوەی باسی محەممەد لەگە ئەشهد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله ئەوە تەعظیمە وەنیە گەورەکردنە ڕێزێکە لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خوایەوە لە بۆ محەممەد المستەفا دوایە سەڵاتی مەلائیکەت لە بۆ بەشەر چییە ئەویش هەر دوعایە مەلائیکەت داوای مەغفیرەت دەکەن خوایە لەو بەندانەی خۆت خۆش بە باشە سەلاوەتی بەشەر بەڵێ سەلاوەتی بەشەر لە بۆ بەشەرەکەیت کە دوعاکردنە لە بۆی دوعای هەر ئەسلی سەڵەوات باشە سەڵەوات چییە لە کوێوە هات ئەگەر نازانم ڕاستمیان نە پێم وابێ لەو کاتی شەوڕەوی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە دەچێتە ئیسرا و میعراج التحيات لله الصلوات والطيبات ئەو سەڵەواتە پێش ئەو کاتە وەکو وشەکە هەبووە یاخود چۆن بووە بەس تەنیا باسێکی ئەو سەڵەواتە بکەی لەوێدا طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکەوە ئەو حیواری بینی خوای لە مەقامە لە سیدرة المنتهى دەپەڕیتن بەڵێ کە خوای پەروەردیگار ئیسرای بە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم سەڵاتیش نوێژیش معراجی ئیماندارە عینەن وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم مسلمان پێی بەرز دەبتەوە ڕاستە ڕوحانیەتی ئینسان ڕوحی ئینسان پێی بەرز دەبتەوە لەلایەن خوای پەروەردیگار کە نوێژی لەسەر ئینسانی ئەوە کردیە واجب کردیە لەو کاتەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەگاتە ئەو شوێنەی حەزرەتی جوبرائیل بەجێ دەمێنێ طبعا لە سیدرەی منتەها دەرێ بۆ من نییە ئەمن لێرە لەو موقفە تێپەڕم فەرمولۆت هەیە تو تێپەڕی مەقامی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێدەپەڕیتن لە حەزرەتی جوبرائیل کەەوە مامۆستای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمینی وحیە خوای پەروەردیگار محەممەد صلی الله عليه وسلم تێدەپەڕی لەوێن دەرێ سەلامی لێ دەکرێت پێغەمبەر صلی الله عليه وسلم جوابی سەلام دەداتەوە السلام علينا وعلى عباد الله الصالحين الطيبات المباركات لله هەرچی پیرۆزیە و بەرزیە و قودسیەتە و گەورەیە دەسەڵاتە مافە ئیخوایە لە بۆ خوای دەگەڕێتەوە ئەگەر بەوردەکاری و باس بکەین ینی چکە ئەو حیوارەی بینی خوای تەعالی و پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جوانە لە نوێژدا التحیات لله لەو کاتە کە پێغەمبەر دەگاتە ئەوێ دەڵێ دەفەرمێ التحیات لله بەو شێوازی سڵاوکردنەکە ئەوە باز بکەی بە وردی جوابی هەردوو ینی خوای تەعالی و پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵێ نەم کە لە سیدرة المنتهى پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوێن دەرێ کە تێدەپەڕی دەگاتە ئەو موقفەی کەوا ئەویش ڕاوەستانی هەیە لەوێ سڵاو لەخوا دەکات لەوێن دەرێ سلااو دەکات التحیات لله بەڵێ سەلام ئەویش السلام عليك
أيها النبي ناري محمد بله دڵێن ئاگاتان لێ گوتمان لە بیداتی خی پەروەردگار مخاطبی پێغەمبەری نەکردە صلى الله عليه وسلم باسمی مجرده بناوی تەنیا بله. أيها النبي ئەوش دەرێ السلام علينا وعلى لەوێن دەرێ پیاوچاکان لەفکر ناکە پێغەمبەران لەفکر ناکە ئەوانەی سوزدەگاران لەفکر ناکە پێ السلام علينا وعلى عباد الله الصالحين لەوێ مەلائکەت سەڵاوەتی لێدەن خی پەروەردگار کە لە ناو کۆمەڵی مەلائکەتان دەڵێتن ئەها مەلائکەتینە ئەو عەبدەی من زیکری منی کرد باسی منی کرد لێرە ونیا لێرکانی کە خۆی ئەویش مەلایکەت لەوێن دەرێ حزورە سەڵاوات لێدەن سەڵاوەتەکە لەسەر پێغەمبەر لێدان خوایە ڕەحمەت و سۆز و میهرەبانی خۆت بەو عەبدەی من ببەخشە سەڵاواتەکەش ئیبراهیمیە سەڵاوەتەکەش ئیبراهیمیە السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته أو سلام أو سلام كما صليت على إبراهيم كما وعلى صليت على إبراهيم في العالمين إنك حميد مجيد ملائكة لبين دري أو يدرين بله. پیغمبر صلى الله عليه وسلم كديته ولا إسراء معراج نيجي فيري أوانا دكاتن كوا لتسار دورينا صحابة وأخلقي لتسار دورينا بلام يشتانيش باشي درسي عزرتي جبرائيل كديت وبيغمبر صلى الله عليه وسلم إسراء معراج لوقت خوي نيجي بياني لأولي وقت ديتن پێدەڵێ نوێژی بەیانی ئەو دوورکەعاتەیە هەر نوێژەکەی لە پێشی دەکا ئەویش لەگەری نوێژەکەی دەکە دوورکەعاتەکەی لە ئاخری وەقتی نوێژی بەیانیش لەو کاتەش خلاص دەبی لێرە لۆ ئێرە ئەتو دوورکەعاتەکەت دەبی کردبی مسلمان دەبی ئەو دوورکەعاتەی بکە لۆ تەکلیفی خوای پەروەردگارە ئەگەر دەیەوێ نێزیک ئەو ئەوەل وەختی ئەو ئاخر وەختی نوێژی نیورانیش هەروەتر نوێژی عەسر و عیشایش هەروەتر هەموو نوێژەکان حەزرەتی جوبرائیل دێتن وەختەکانی لە بۆ دیاری دەکا و نوێژەکانی لەگەر دەکا و چۆنیەتی هەمووی دوورکەعەتە ئاگادار باشە دکتۆر هەندە بەحسێوی بابەتێ پیرۆستکین بجۆتە گۆداری و هەندێک سەڵاواتێ تایبەت جی بکەین دەنگی مامۆستای کە چاوا بێجا هاتیە بجارە پشیوازێکی جوداتر مامۆستا بەس سەڵاوات بەس سەڵاوات چکە ئەم دێ بەردەوامیە دینە بابەتێ خۆ اللهم صل على سيدنا محمد صلاة تحيا بها روحنا صلاة تحيا بها أرواحنا وتنور بها وجوهنا يا الله السلام عليك يا سيدي يا رسول الله ألف صلاة ألف سلام عليك يا نور عرش الله ويا من ركب البراق وطار إلى الله ويا من في المدينة المنورة أسكنك الله اللهم صل على سيدنا محمد وعلى آله دكتور أوزا هر لسر أوش برای مجل دست بکه بحث کرد که چند جورت صلوات لیدانه هنه مثلا یا درست هما بس أو اللهم صل على محمد وعلى آل محمد هنده بس ينجي جور الدنيا الصلوات وقال هندي إجدا مثلا قال جرى ما قلت بد 1000 صلاة 10,000 صلاة وفيجا 20,000 و 100,000 أنا أجد إكوا بيجت هو صابو حساب ينجي إك صلاة حساب بله أو لبو تعظيم كردن وجورة كردني صلاوتك لسر پیغمبر صلى الله عليه وسلم أو ظاهر كسيك بربدلي خوي أكو صلاوات من هي بابرين در صلاوات الشيخ عبد القادر جيلاني شيخي كرخي إمامي فلاني يعني إمامي فلاني هريك بنوع خوي هريك أو يعني بابرين هيا دلتن 1000 صلاة وسلام عليك يا رسول الله من الله الغفور الرحيم القدير بحدد قطر ما نزل من السماء أو صلاة لسر أو بيغمبر بعددي أو قطر باراني لآسماني حتى خوار الله أول روجي كخوا دنيا خلق دي حتى آخر روجي كدنيا تيكتش
مەقسەدی عەدەدەکەیە ئینسانێکە ڕەزیل نییە حەزی لێیە چی تێدایە ئەمن کە خوای پەروەردیگار بە منی نەداوە ماڵی دنیاە بەڵام فەقیرم خۆش دەوێ بەلای دۆڵێکدا دەڕۆم خوایە بریا بە ئەو دۆڵە پڕی پارە بە پڕی گەنم بە پڕی ئارد بە پڕی ئەرزاغ بە هەموم بەسەر فەقیراندا تەوزیع بکربایە کە ئەمن ئەو تەمەنایم کرد خوای پەروەردیگار خێرم لۆ دەنووسی یان نانووسی دەنووسی وەنیە لەبەرەوەی ئەمە سەخاوەتم تێدا بوو لوچێ بەڵام لە دەستم نییە ئینسان ئەگەر سەخاوەتی تێدا بوو ناوی پێغەمبەری هات سەڵاتی کرد لەسەرمە پێدەن تەسلیە ئەسلی تەسلیەش اللهم صل على سيدنا محمد يعني اللهم صل على محمد وآل محمد أدي وصحبه أو الشيء واردة اللهم صل على محمد وآل محمد اللهم صل على محمد وآل محمد وصحبه وسلم تسليما باشا ما مسافر سيارة ديك بس أويان بيدرن بطرة يعني بحقيقة وكوكو لخطبيك دارين ابن الزياد لخطبي حمد سباسي خواي پروردگاري نكردي خطبه اگر كردي انسان يا مجلس يان شوينك اگر لي دانشني استا اما لو مجلسي كفارتي مجلسك كيف كفارتي مجلسك اگر صلوات الليل نا بيدرن مجلس بطرة اخيري حسرته وندامته بشيماني در دادد نادا لو يدبي لو مجلسي صلوات لسلو اگر اتو برحمترين كس لبو بشرية كمحمد المصطفى فير أخلاق وروشت زواني كردين أو دين بيروزي پیغمبر صلى الله عليه وسلم بوحمو أزيتو آزارو أشكنزية بهيتيمي بفقيري بقرب سري كوا بخوشي پیغمبر صلى الله عليه وسلم لعائلي ملكية آقادار بن لسادية يعني للرؤسايا لقريشيان لعشيرة قريشيان پیغمبر صلى الله عليه وسلم لعائلي ملكية آقادار بن هاشمية يعني العائلة السادية سركردية بوحمو ما عندي بونوا أما أجر رزيلي من هبي الصلاة لسر أو بيغمبر اللي صلى الله عليه وسلم خيركت حق ناكري ما مستا بابتشي ديكا زور زار قسو باس دهينيت نازم تا تسنگرنگا گرنگني أصالتي موضوعك چونچونيا دمي جنابت ليرا روني بكيوا مسألة أو هيج لدروا بابلين لغير نويش صلوات للدين اللهم صل على سيدنا محمد وعلى آله إديس ما بس مو شيء سيدة لنيو نويش ده كاتك كدقيت الصلوات للتحيات مثلا دتواني بلي اللهم صل على سيدنا محمد سيد بكار بيني وآية هيز فرموديتش هي كبيغمبر صلى الله عليه وسلم فرمو بيتي لا تسيدوني في صلاتكم لا تسيدوني في صلاتكم أما وكو أهل السنة جماعة صلاوات كليد دي أوي كواهاتي أو صيغي اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد أو صلاة إبراهيمي اللهم صل على محمد وعلى آله وأصحابه وسلم تسليما كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد بل. سيد لمذهبي ما بابرين حتى للشافعيش نهاتيا واردني لناو نيجا وشيتك بيغمر صلى الله عليه وسلم أنا سيد بل. لا فخر ناكم أمن سركردم برزكم كلمة سيد لناو إيما خاصة إيمي كرد بتشتشي تعظيم بتشتشي بيروز فرقي هي يكبى عظمت يكبى بيروزي لناو إيمي كرد كلمة سيد بيروز كرايا لناو عرب لناو عرب كلمة سيد لو رئاسية لو سركرداية احترامه بس بخوي بيغمر صلى الله عليه وسلم ما نقول سركردية بالفعل سركردية قومي كبونا بابو بابيري سركردية أو قوم بونا لقوركاني أو قوم بوا قريشيان بوا يدري أمن سيدم بلان فخرج ناكم كم خوم بشان بدم قوري بلكم خادم قومي يعني كبير القوم خادمه قوري قوم خزمتكاري أو قومية بو أوي خزمتي بكا
لە برسێتی لە نەهامەتی لە نەخۆشی لە ماڵوێرانی ڕزگاری بکە لۆیە دەرێ فەخر ناکەم کەلیمەی سەی دەکا بەڵام لە ناو ئێمەی ملەتی کورد ئەوەندە پێغەمبەر لە لامان پیرۆزە کەس و کاری ئەو پێغەمبەر ئەوەندە لە لامان پیرۆزە ئەو کەسەی برێ ئەمن لەنەوەی کەس و کاری پێغەمبەرم لە لامان پیرۆزە علامەتێکیشیان هەیە کەم ئەو ڕەنگە کەسکەیە لە ناو ئێمەی کورد لە ناو عەرەبان ئەو شتە نییە بەڵام هەندێک شالم دیتە لە ملیان دەکەن لە ناو عەرەبانیش ئەوانش کەوا ئەو شتە کەسکەیان ئەویش لەبەر چییە سەرکردە و سەرۆکی گەنجان لە بەهەشتێ ئیمامی حەسەن و حوسەینن بەهەشت خاکەکەی کەسکە علامەتەکەی حەسەن و حوسێنیان یعنی ئەوانە بەهەشتینە کەسیان داناوە لۆیە دەرن ئەوەی لەنەوەی حەسەن و حوسێنی بی منداری فاتیمە و ئیمامی عەلیبی سەیدا کەسکەکە ئەو علامەتێ لێرە هاتیە بەڵێ کەواتە مادام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموو بێتی کە مەسەن ئەمە فەخر بەو سەیدەوە ناکەم کەسێکی دیکەش کە ئێستا مەسەلەن سەیدا ئەولاترە کە لاف و گەساف بە سەیدیەوە لێنەدا زۆر کەسەیە مەسەلەن دەڵێ سەید مویدی زۆرێک لە جۆرەکان خۆی زیاد دەکاتەوە دیری مناسبە بە ئەمنیش بە ڕەحمەت بی داکم سەیدەوە هاشمیشە ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵڵا ئینشاڵڵا جێ باشە لەگەڵ هەموو سەلامەت بن دکتۆر سيدا وحصورا خواهي قولنا باس حضرتي يحيى من ما مستقبلهم يا مسلم دفرمي لا تطروني كما أطرت النصارى عيسى ابن مريم عيسى بيغمبره براي محمد المصطفى صلى الله عليه وسلم لبيغمبراتي دفرمي وام ودياري مكان اوان اونديان عيسى خوشويز لكن يعني نزيك بوا قوتيان خوايا كوري خوايا امن كوري افرتي كم كان ياكل القديده قديد او قوشتيه شكراويه كببردي قرميان ودنا باشان ليان دكردو ديان خوارد يعني نانا رقمان دخوارد امش منيش انسانم دفرميه كخواي پروردگار وحيل وروانه كرديما يعني پیغمبر لحدودي بشريت ما بندري اويا لو يش پیغمبر فرمي امن سيدم بلا موامكن او سيداتي من تاثير بك انجو بيلدين دربسن شكو خلقانك استاب بامام علي لدين درسوا خلقانك بامام حسين لدين درسوا حيف لو غدر الامام حسين دكي لامام علي دكي عيفة أو غدري لولا عزرتي عيسى دكي لبيغمبر صلى الله عليه وسلم دكي أو دري من عبدي خوايمة ونيا أتوك هاتي زيد الرويت كرت زاني من خوا احترامك ورزقك وتقديرك وقوريتي لبو بيغمبر دانا كزنا تواني به انت خواري ورفعنا لك ذكرك اللهم صل على سيدنا اللهم صل على محمد سيدنا وعلى ال محمد ويخذ اشترى زيبت اللهم صل سلامتك دكتور جان قال خوش بين دكتورين مسك داودان كردوا مريض يا ربي يخوى بخير موفق ان شاء الله مليون خير بتأف شبك وين ديال مدى ما وقت واقرتين مزقفتي شي نبين دكتور شوي بتي الله خذ خير بس بارك الله الله خير شي دلين مكمامك اللهم صل على دستاخذ يخوى بخير فاصل صرت قال بخير مستمع دستي موفق بان شاء الله لقى صلواتك كانشت سلام يخوى بخير دكتور جان ام پاشیوید بردامین و وان شوید پیروز و مبارک دا ام وجاره وجاش ناف کشو هوای استودیو بچینه کشو هوای مزگفت تا تایبتش بر افرانیه و بچینو شوید پیروزت لیلة القدر برستین را گرتم زان این که مسلمانت نوا مزگفت دا مجیلی چه عبادتینه چه وقت خدا بشکریه بسر کار و مال و عباداتی دا بر افرانیه و بچینو پاشیف خود هسکتی و بردام الله سبحانه وتعالى فرميتي إنا أنزلناه في ليلة القدر إما الناردو ما نخواروا لا شوي قدر ده وحتى أو قدر بهوي قرآن وبقدر بوه لنا وكو شوكاني ديكي صالة بلا الله سبحانه وتعالى بقدر كدو بهوي دابزيني قرآن جاء أو قدر هر أو أنني كالرزي لي جراوة بلكو عبادت تدا كردني دانشتن تيداي كاري باش تدا كردني كوبونوي لقل مسلمانان لناو مزقودا زيندو كردنوي نخوتن خويندني قرآن ذكر تسبيحات
تهليلات اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني همو أوانا خواي گەورە بە چەند قات پاداشی لەسەر دەداتەوە. سمع الله لمن حمده الله لە سەدەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاوڵە بە ڕێزەکانیشیدا هەم لە مزگەوتدا کۆبوونەتەوە هەم هەندێک کەسە بووە کە مەسەلەن بەهۆی هەندێک شتی تایبەتی کۆمەڵایەتی خۆی و ماڵ و عائیلەی خۆی و ئەوانە کە نەیتوانیوە بچێتە مزگەوت لە ماڵێدا وەکو عائیلە وەکو ژن وەکو منداڵ ئەوانە لە ماڵەدا کۆبوونەتەوە مەسەلەن دانیشتون نەخەوتونە دوعایان زۆر کردووە وەکو عائیشە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی فێری ئێمە دەکرد کە شەوانە حتا ئەگەر لە ماڵی خۆشمان دابین ئەگەر لە مزگەوت بین بردوام دعاء اللهم إنك عفو تحب العفو فاعف عني بكين اللهم إنك عفو يعني خوايا اللهم إنك تو عفو لبردي اللهم إنك عفو كريم تو سخاود مندي سخي تحب العفو أي خواي قولوا مهربان يا الله تو لخوشبونت في خوشة لبردي في خوشة كواتا مادام من داوام لێ کردی و زانیم کە تۆ لێ خۆش بووی زانیم کە لێ خۆشبوونت پێخۆشە فاعف عني لە منیش خۆش بە أن يصلح بينهما صلحا والصلح خير وأحضرت الأنفس الشح وإن تحسنوا وتتقوا فإن الله كان بما تعملون خبيرا ولن تستطيعوا أن تعدلوا بين پابەندە خەڵکی ئێمە زۆر بەدینەوە الحەمدولله چاوەڕێی هاتنی ڕەمەزان دەکات لە ناو ڕەمەزان چاوەڕێی هاتنی قەدر دەکات ڕەمەزان بۆتە وێزگەی بەخشین بۆتە وێزگەی دەستواڵایی هاوکاری و یارمەتیدانی خەڵک ئەوە وای کردووە کە خەڵک زۆرتر لە مزگەوت و لە عیبادەت و لە بەها ئەخلاقە جوانەکان نزیک بێتەوە ولقد وصينا الذين أوتوا الكتاب من قبلكم وإياكم أن اتقوا الله ئینسان پێشەوەی چاو لەوە بکە تەنها ئامانج و هەدەفی نوێشکردن و دوعاکردن و پارانەوە بێ پێویستە خۆی دڵی خۆی پاکاتەوە لەگەڵ دەوروبەر غەرەز بوغز فرێدا چونکە ڕەمەزان و لەیلەتول قەدر هەموو ئەوانە مامۆستای پەروەردەی دەرونی ئینسان مامۆستای عەمەلی ئینسانن مەسەلەن تۆ دەبێت پەروەردەت کا لەسەرەوەی نا دینی ئیسلام هەر پەیوەندی بینی خۆت و خوایە پەیوەندی نێوان خۆت و خەڵک و خوایە بەعزێ شت نێوان خۆت و خوایە کە بریتە لە نوێژەکان بەڵام دواتر ئەو نوێژە دەبێت ئینسان پەروەردە بکە بۆ ئەوەی کە بینی خۆی و خەڵک و خوا پەیوەندیکی کۆمەڵایەتی دروست دەکات لە بینی مسلماناندا بۆ ئەوەی کە خوا لێمانی قبول بکە چونکە دوجار ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر الله أي ما شاء الله همي مزقفت آفادان إن شاء الله هر وسط آفادان بن بحاضر بينا نوشتكر و مسلمان و دعاكر يا ربي همي وقت صالح نبتنه هي رمضان و شبت بيروز إن شاء الله خدش همي قبيل آمين اللهم آمين أجمعين سبك إمرأة والله شكري خوي أي دعاء يا الله ده الشكر خديك إنه ده بيجنا ما مستيسرو ده كات طيبات لك حاضرة كان شعر سبيغمبر صلوات إستا مكرم بريم صلوات ها بري ما مستلوني ليه هي خدش ترازي وبراسته أمو الصلوات اليمان العزم اللي بيغمبر أمو الصلوات اليمان العزم اللي بيغمبر قوري حبو عافية سردار الروشي محشيان قوري حبو عافية سردار الروشي محشيان قربان نوري زمال التاري شيرون كردوا قربان نوري زمال التاري شيرون كردوا قرآن
وزميني شاد كرد ويا قرآن ومعجزة تجاه زميني شاد كرد ويا أبو الصلوات لذا يا جمالي بيغمبر دولي حمو أنبياء يا سرداري روشي محشيا جنا خرجان دا يوسف والله بجوان مشهورة والله خرجان دا يوسف بالله بجوان مشهورة بلا مو بيغمبرة أول سرفاق نورة يا بلا مو بيغمبرة جا همو لا شاي نورة يا همو الصلوات لذا لا زمالي بيغمبر همو الصلوات لذا زمالي بيغمبر قولي همو أنبياء سرداري روجي محشيات قولي همو أنبياء سرداري روجي محشيات اللهم صل على محمد اللهم صل على محمد ايش روح دش ترازي اي بارك الله فيك بتشي بحشتيش وفي فيك اللهم بارك الله فيك وفي فيك وفي فيك يعني بس بلي وفيك نعم نعم بارك الله فيك لبوتو وفي فيك فيك يعني دو وفي فمك وفي فيك يعني وفي فمك خدش ترازي وده ثاني بلي بس وده جاب ده بلي وفيك يعني لا توش بس وفي فيك يعني نعم يعني بارك الله فيك وفي فيك يعني ما بس تي يعني بو دوانك شتد يعني أو قصيت شتد قلت يا يعني دم بو خوش معناه- بكردية كي دم خوش أو دم مرده خوش. مرده شوي أزول لغزة كلا لغة عربية اخر لغزه اقرنا مثلا او هذا اللي بارك الله يعني لتواني بلي وفيك وفيك بس بمعنى اكيد يكش يعني أقر زماعي بيوفيكم خدش وهم يا رازي بدش الله بشنا بحشتي يا ربي هيك بابا تدي اما في شباب حسكين كو جلا جرا ام نوفا كومالجي دا بحسكين لهندا جرا ام ديني وغرينو دينا بكيف اخو ام يا رازيله بكيف اخو بورا صرف نوكت بورا هي مثلا خوش نوجي كيف اخو كويس والله مقصد. اقرب بحكم بي لا جاري الحكم جاري مايله مثلا كابراك جي مرده هر تشتي هوت الدسيد هم صرف كر اخر راب هيك ند هيك دقراب او هيج مثلا كابرات وهاد تبزير بك هر زياده الري بك ما بس تويا اي طبعا ازو مرده هردو يعني يكون هردو كان بحسكين طبعا. مرديني يجي حقي خويا هي طبعا دي حتى على الميديا مانا او السخي سخاوه عافيه آه. نهوصة اكي كوتشات نهوصة. قرآن دواسة بحسين نهوصة مانا شد بيجت خذ الذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا يقول صفة عباد الرحمن أو يك أو مالك هيتي نهموي بيك زاري السلفكا عافيه ندش قرتوا وكان بين ذلك قوامة يعني خير وجعلناكم أمة الأمور وسطا وسطا لتكونوا شهداء على الناس جدبي بحسين قال جرى مصوت دي بس مسألة بورا ده مثلا بس مسألة بورا وجلكي وخورن مادياته نا جاري الرزيلي لزردخنكا رزيلي لدربريني خوشويستيا الرزيلي لصلاوكا الرزيلي ل يارمتي دانكا الميدو لزانس لا البيغمبر صلى الله عليه وسلم بلغوا عني ولو آية مونيفيش في تجد فيديو مرد بي بابت شيء مثلا زور زاري واحد قلت لك فلان كاز مثلا او كاستر ومحل بي زور خوش دروز دكا سر المهنيه ونالي او الرزيل يعني حقي خويتي وكسكا او سر المهنيه نالي جدا ونيك دنيا بابتي بخيراتنا ميوانه دويب كنت افشفه دا ما مستا ملا شفان احمد ما مستا جلا بخيراتي وي بارك الله فيك السلام ورحمه الله وعليكم السلام بخير ورحمه الله. الله وبركاته وعليكم السلام وي خدش ترازي ما مستا جلا بخيراتي وخدي قبيلك ان شاء الله يا رب فرموا في رمضان بيروز مبارك وفان امين يا ربي لهم ولاك أخيرات شيخ يا اخو بخير يا رب يا اخو داربن زور سباس صحتك واحوالك بايقول سلامتك يا ربي دست شاوتان خوش بيه شاي مني يا اخو بخير هاي داري دين و دواروشتان بيه ببخشي امصال اما برنامجكانتان بدر لصالاني ترجي اوازه زور خوش حالين بتوركانتان ببابتكانتان
هەمووی هادیفە ئینشاءڵڵا جێی خۆی گرتووە خوای گەورە سەربەرزتان بکە زۆر فێک سوپاس لەگەڵ بەخشین. خوای جەناب. گەورە سەلامەتان کە زۆر ما صحبتك بتشيك منو برا خد يال مامۆستاژی کرد سەر مەسەلا ڕەزیلیە و ئیسرافێ یعنی بەڵێ. زیادە ڕووی و قرچووکی تەواو قرچۆچیە. های ئەوەش ڕەزیلیە ماستر قرچووکیەوە نیە دەواری مەسەن دەڵێ قرچۆچیە پیسکەیە ڕەزیلە بەخیلە بەڵێ بەخیل زیاتر لە بۆ مەسلەی حەسوودیش بەکاردێ بەس لەوەش هەر بەکاردێ بجاوە عەرەبیە ما ئاخفنا خویا وەکی تو بژی ما ئەمە کۆلۆنکی مە بەحەس کرد کابراایەکە پارەی سەرفت کرد کابراایەکە هەیە ڕەزیلە خوهناندتە بابێ خوشی بەس بجام بینە سەر ئەسڵێ وی بابەتی کۆ چاوت قورآنا پیرۆز داواتێ بەحەسکردن و خودی تعالی چاوە ئەمری مەکری ئەم چاوبین وی بابەتی دا بجات مادیاتە دا و حتا بابەتت علمی و زانستیشی دا حەمد و سەنا و ستایش بۆ کردگاری ئەرز و ئاسمان درود و ڕەحمەتی نەبراوە بۆ خۆشەویستمان سەروەر و سالار و پێشەوای هەموو مرۆڤایەتی محەممەد المصطفى صلی الله عليه وسلم خوای گەورە تاعاتی هەموو لای قبول بفەرمێ ئەمە کۆتا هەینیە لە هەینیەکانی ڕەمەزانی پیرۆز ماڵ ئاوایمان لێکە بەنسبەت تەوەرەکەتان هەردووکی ناپەسەندن چ ڕەزیلی و بەخیلی بێ چ ئیسراف و دەستکراوەیی بێ هەردووکی ناپەسەندن ئەوانەی کە ڕەزیلیەکەن زوڵم لە خۆیانەکەن زوڵم لە شوناسی خۆیانەکەن لە ناسنامەی خۆیانەکەن ئەوانەشی کە ئیسرافەکەن هەر بە هەمان شێوە بە هەمان چەشنی ئەوانی پێشوو ئێمە بە فەزلی خوای پەروەردگار لە دینداری خۆمانە ئیسلام نیظام و یاسایەکی بۆ داناوین فەلسفەیەکە لە بوونی مرۆڤایەتیە هەموو شتێکمان دیدگا و تێڕوانینمانی گۆڕیوە هەموو شتێکمان نیظامە یاسایە تەنانەت لە ناو نوێژیشە ئێمە بێ قائیدمان هەبێ و پێشەوامان هەبێ بە ئیعازە زوڵینەوە بە ئیعاز هەڵەسین بە ئیعاز دانیشین لەویش قبول ناکەین غەڵەت بکە لە ڕۆژ و گرتنیشمان هەر بە هەمان شێوە هەر بە ئیعاز داخەڵە بین لە بینینی مانگ بە بینینی مانگ کۆتایی پێهێنین لە کاتێکی دیاری کراوە هەموو پەرسشەکانی تریش بەنسبەت ئیسرافەوە ئیسراف لە قورئانە لە چەندین سوورەتا خوای پەروەردگار باسی کردووە بە چەندین مانا باسی کردووە یعنی لە پێناسەکەی ئەفەرمیانە یەکێ وەکو مەسەلەن ئیمامی قورطوبی ئەفەرمێ مجاوزة الحد مجاوزەی حدی خۆی بکە كل فعل جاوز حده الإفراط في مجاوزة الحد مثلا راغبی ئەصفهانی هاتووە فەرموویەتی كل فعل جاوز الحد ولو كان في الإنفاق با لە بەخششا بێ هەر قبول نییە هەر مجاوزەی حد نایاساییە خوای گەورە لە قورئانە لە باسی ئیسرافە وكلوا واشربوا ولا تسرفوا ومن قتل مظلوما فقد جعلنا لوليه سلطانا فلا يسرف في القتل تماشاكي بصيغي فعل ماضي هاتوه كردار بصيغي فعل مضارع هاتوه باسم فاعل هاتوه المسرفين هروها بصيغي مصدرش هاتوه صرف بهمو او صيغانه خوای پەروەردگار کۆی کردوتەوە وتقریبا لە 23 شوێنە خوای پەروەردگار بە ئاياتی جیاواز هاوردوێتی هەندێک لە زانایان تەقسیماتیشیان کردووە بۆ مەکی و بۆ مەدەنی فەرمویانە لە سەردەمی مەکیە بە شێوەیەک خوای پەروەردگار باسی ئیسرافی کردووە لە شێوازی مەدەنیە بە شێوازێکی تر لە شێوازە مەکەیەکە مەسەڵەن داوێتی بە گوێمانە ئەوەی کە لە سەردەمی ژیانی گەلانی پێشووتر هەبووە ئومەمی پێشووتر هەبووە ئاگادار بن بەو شێوەی ئیسرافیان کردووە لایان داوە لامسەڕێیان هەبووە لەو ڕێڕەوەی کە بۆیان دیاری کراوە لایان داوە ئێوە وەکو ئەوان مەبن لە سەردەمی مەدینەش کراوە بە سیستەم حتا لە خواردن و خواردنەوە و لە خێرکردنیش سەحابیەکە بوو ئەفەرمون ناوی ثابتی کوڕی قەیس بوو دەنگی زۆر بەرز بوو جەهوەری بوو لە دەنگ بەرزی خۆیە لە خزمەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم دوور کەوتەوە لە بەرەوەی دەنگی بەرز نەکاتەوە بەسەر پێغەمبەری خوایە ئەو ئاەتانی کە نازڵ بوون لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون فرمي ومن أجريته ومن همو كردار كانم همو بكركانم تياتشونا أفرمون باخي هبو رزي خرماي هبوا هرچی بەروبوومی ساڵێکی هەبووە هەر هەمووی بەخشیوە یەکدەن کە خورمای نەداوە بە ماڵ و مناڵەکانی سەحابیش بۆ لە خزمەتی پێغەمبەری خوای بووە صلی الله عليه وسلم ئەفەرمون سەبەب نزولی ئەو ئاەتە وەک لە تەبەریە هاتووە وەکولوا واشربوا ولا تسرفوا ئەو پیاوە سەبەب نزولەکەیەتی کەوابوو ئێمە ئیسراف لە زۆر شتا ئەگرێتەوە مەسەڵەن حتا ئیسراف لە قەتلا لە کوشتنە خوای گەورە فەرمێن لە تۆڵە سەندنەوەش ئیسرافتان نەبێ ئەوەی کەسێکی کوشتۆ تۆ مەڕۆ دوان بکوژی و سیان بکوژی و هەتاوەکو کۆتاییان پێهێنی یەک کوژراوە یەکە کوژیتەوە
کوژراوە بە کوشتن بە فیشە کوژراوەتەوە بۆ نییە بڕۆی گوێی ببڕی و جەرگ و دڵی دەربهێنی بەم شێوەیە. هەروەها ئیسرافمان طبعاان بۆ مەسلەی قەزاوت نەک مەسن هەر کەسە لە خۆیەوە بچێت بەڵێ ئەمە بە ماناگشتەکەی ئیسراف هەر هەموو ئەوانە. مثلەن تەبذیریشمان هەیە، تەبذیریش هەر فەرمویانە زانایان فەرمویانە لە ڕوویەکەوە لەگەڵ ئیسرافایەکە گرێتەوە. جاکەواتە بام بکەینە پرسیارێک فەرقی ئیسراف و تەبذیر چییە؟ زانایان فەرمویانە هەردووکیان بە یەک واتە هاتوونە بە یەک مانا هاتوونە، بەڵام ئەگەر کۆ ببنەوە مانای جیاواز ئەبەخشن. یەکێ لەوانە ئیبن عابیدین جیانەکاتەوە کاک هەندریان زۆر بە جوانی دیقەتێکی زۆر جوانی هەبووە لە ئەهلی لوغەیە کە جیایان کردوتەوە. ئیسراف فەرمویانە سەرفکردنێکی زیادە ڕەویەکە لە سەرفکردنە لە شتێکی دروست، بەڵام ئەمیان زیادە ڕەویەکە لە شتێکی نادروستە پێوترێت تەبذیر. لەبەرەوەی ئینە المبەذیرین كانوا إخوان الشياطين وكان الشيطان لربه كفورا. بۆ خی پەروەردگار لەوێ باسی تەبذیری کردووە، چونکە ئەفەرمی وآتی ذا القربى حقه والمسكين وابن السبيل. ئەگەر مافەکان نەدەی هەر مبەذیرت گرێتەوە، ئەگەریش لە جێی خۆیان دادنەنا کە خی پەروەردگار بە یاسای کرد بۆت لە ئەم چەشنانە تێب نەپەڕن، ینی لەم چەند نەفەرانە هەر بە هەمان شێوە لە مبەذیرینە ئەتگرێتەوە. هەروها هەندێک لە زانایانی تر فەرمویانە ئیسراف و تەبذیر فەرقێکی تریشیان هەیە. فەرمویانە الجهل بمواقع الصرف أو بي أو تري تبذير، الجهل في مقادير الصرف بي أو تري صرف بي أو تري إسراف لمقاديرك لأندازك من زيادة رويكم لشتێکا کە خوای گەورە حەڵاڵی کردو بۆمان هەتا لە خواردن و خواردنەوەی خۆمان، بەڵام تەماشاکەی لە تەبذیرەکەیە ئەفەرمون نەخێر لە غەیری مەوقعی خۆیان تۆ زیادە ڕەویەکەی ئەوە نادروستە زیادە ڕەویت کردو. مامۆستا حەتەن کە تەزیێدە بەحسی ئیسرافی و تەبذیری کرد بێژی کێمتر بەحسە ڕەزیلەیە هاتیەکردن قورئانە دەیانژی وەکیوێ هاتیە بەحسکردن. لە باسی ڕەزیلیشە خوای پەروەردگار باسی کردووە لە قورئانە، باسی بوخلەکە و هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەندین فەرمودەیە ئاماژەی پێ کردووە. طبعا ئێمە هەردووکی وتمان هەردووکی دوو زەمسەرن، هەردووکیان هەر دروست نین لە شەرع، هەردووکیان هەر بێزراون لە لای ئەو کەسانی کەوات تەبعی ئینسانیەت شارەزابن، ئەوانەی کە بەخیلیەکەن زوڵم لە خۆیانەکەن، زوڵم لە دەوریبەری خۆیانەکەن و هەروەها لە لای خوای پەروەردگار خۆشەویست نین، لە ناو کۆمەڵگەیە خۆشەویست نین، لە دەوروبەری خۆیانە خۆشەویست نین، هەتا وەکو جێ هێڵن. زۆر چاکە ئامۆستا ئەوە لە بابەتە شەرعیەکەوە لە ڕوانگە شەرعیەکەەوە ڕوونکردنەوەیشی جوانت لە نێوان هەردوو چەمکەکەدا کرد، هەم ئیسراف و تەبذیر و هەروەها ڕەزیلیش لە بەرامبەریدا. ئەم بابەتە لە سەردەمی ئەمڕۆ تەرجمەی سەر ئێستای بکەین سەبارەت بەو شتومەک و کاروبار و ئەکسوار و ئەو شتانی کە ئێمە بەکاریان دێنین تا چەند ئێمە لەگەڵ لە کاتی بەکارهێنانیاندا ئیسراف و تەبذیر و تا چەندیش ڕەزیلی تێدا دەکەین. مەسەلەن هەر لەسەر سفرە و خوانەکانمان چ شتێک چ حاڵەتێک دەبێتە تەبذیر و زێدەڕۆیی ئیسراف کابرا پارەی هەیە گوزەرانی باشە دەتوانێت لەسەر سفرەکەی جۆرەها خواردن دابنێت و پاشانیش دەمێنێتەوە و دەکرێتە نێو تەنەکەی خۆڵەکە. لێرەدا هیچ تەبذیرێک ئیسرافێک هەیە؟ قوربان ئێمە فرمودەیەکی پێغەمبەری خوامان هەیە صلی الله عليه وسلم لە مسند ئیمامی ئەحمەدا ئەفەرمێ كلوا واشربوا وتصدقوا من غير إسراف ولا مخيلة فإن الله يحب أن ترى نعمه على عبده. بخۆنەوە سەدەقەش بکەن ببەخشن، بەڵام بەبێ ئیسراف کردن لە حەدی خۆی نەچێتە دەر، هەروەها بەبێ ئەوەی کە لوودبەرزی تیابێ و خودبینی تیابێ. خوای پەروەردگار حەزەکە بەندەکانی نیعمەتەکانی ئەو بپۆشن و لە بەریانە ببینرێ. ئیمام ابن عباس فەرمێ هەرچی لەبەرەکەی لەبەرکە، هەرچیشە خۆی بخۆ، بەڵام بە دوو مەرج. ئەو دوو خەسڵەتە تیانە بێ، ئیسرافی تیانە بێ و تەبذیریشی ئیسرافی تیانە بێ، عەفو مخەیلەشی تیانە بێ، لوودبەرزی تیانە بێ. ئێمە بەداخەوە لە خواردنەکانیشمانە هەر نەک لە ئێکسسوارات و لەو بازاڕیەکە ئێستاکە ئەو خەڵکە تەبعێکی بۆ دروست بووە، لە هەموو شتێکە ئێستاکە تەبذیرمان هەیە. یعنی ئەمڕۆ من باسی ئەویان کردوتیان 600 تەن تەنها لە شاری خۆمانە پاشماوەی خواردنی خەڵکە لە ڕەمەزانە 600 تەن کەم نییە. بۆ نمونە لە 2014 من مەقالەیەکم بینی باسی سعودیاکە، لە سعودیا فەرمیێ 250 کیلۆ
وەزنی خواردنی پاشماوی خواردنی یەک نەفرە لەو دەوڵەتەیە بە بەراورد دەگەڵ وڵاتانی هەژارە تەماشاکە 11 کیلو ئەکات 250 لە کیلۆ 11 کیلو لە کیلۆ هەروەها فەرمویانە ئەڵێن بە ئیحسائی ڕسمی خۆیان لە 2010 ئەفەرمونون لە 126 دەخلی سعودی بۆ خواردنە لە 126 دەخلی سعودی ئێستاکەیە لەم وەرزەی خۆمانە کە ڕەمەزانە ئێستا کە حاڵی حاضر ئێستاکە یعنی باسی 16 ملیۆن وەزبەی خواردن ئەکرێ لە ریاض و دەوروبەری فڕێ ئەدرێ ئەوە ئیسرافە ئەو ئیسرافە ئێمە نەدین وامان پێڵێ نە عورف و عادەتی خۆشمان ئێستاکە خەڵک فێری ئەوە بووە کە لە هەموو شتێکا زیادە ڕەویەکە بە تایبەتی لە ڕەمەزانانە ئێمە لە ڕەمەزانە بەداخەوە من کتێبێک هەیە کاک هەندرێن کاک شڤان وە بله ژڤان ژڤان حرفك يوم الشيكو دەی من شڤان وتۆ ژڤان کتێبێک هەیە نەفرێک نووسێتی و شامیە والله عالم ناوی بەسامە ئەفەرمێ ئیدارەت و سەڵا باسی ئیداراکە کارگێڕی لە ناو نوێژە خۆزگا کەسانی تر هەبووایە قەڵەمیان بخستایەتە گەڕ بۆ ئەوەی کارگێڕی ڕۆژوشیان بنووسیایە لە ڕۆمەزانە ئێمە چۆن ڕۆژوو بگرین چی بکەین بۆ ئەوەی دەرباز بین لەو ئیسرافانی کە ئێستاکە هاتۆتە پێشەوە لە سەیارەمان لە ماڵمان لە شتومەکی ناو ماڵمان لە بەرگ و پۆشاکمان لە کڕینی بۆنمان لە هەموو شتێکە بە هەموو شتێکە ئێستا ئیسرافمانێ زیاد لە حەدی خۆ مادام مثلا قلنا هكا موازنة مثلا هكا مبذر بين بجا اوش هموش شيطاننا هكا اسراف جبت قلنا هكا موازنة حد الشرع دو شوية حد نجهت اسرافه حد نجهت الرازيلية يعني وسط بتبونمونه ايكي زنگينه ما شاء الله خدي بهمي وبهلته في الزنگين باركي باش البردستي اوي بوهاي مثلا جلككي بكرت يب $1000 بوی هەیە ترۆمبیلێکی بکڕێت بوو نمونە 10 دەفتەر ئەو لە کاتێک ضرورەت لەوانەیە بە 5 دەفتەر پارەیە هەی مەسەلەن و هەکە یا کێمتر کرد مەسەلەن بوو نمونە معقولینە کۆبرایەکی ملیونێر بچێت ترۆمبیلێکی بکڕێت یا 6 وەرەقە مەسەلەن یانجی جلکێکی مەسەلەن ئێوەکی ماوی عادی بکڕێت 15000 و 10000 زۆر جار ئێمە هەر گەڕینەوە بۆ قاعدەی ئیبن عەباس کە فەرمیێ لە بوخاریە طبعا فەرمیێ كل ما شئت والبس ما شئت من غير إسراف ولا مخيلة حد إسراف إسراف مخيلك عرف دياريك عادة عرفي خمان بون مني استاكي إما لطبقية درسي ندروا أجر درسي ندروا حسابك كين بلين كاكا أو خلقي خمان شي بشي أكات يعني عائليكي تايبت يستاكا أجر باسي مصرفي بكي مصرفي صالحي أو كابرا بيداتا كوشيك برجينيكي قايم بلا روي زنابتان يا بيداتا برقو بوشاكيك لبريبكا أما إسراف درسوا يعني كسانێک نییە ئێستا کەسانێک هەیە لەم سەردەمی خۆمانە مەسەلەن زۆر بە ئەستەم نانی ڕەمەزانیان بۆ پیا ئەکرێ و ئێمە لەولاوە بەراوردی بکەین بە ژیانێکی تەرەف و بەدەخ عەرەبەڵێ بەدەخ یعنی زۆر لە سەروی ئەوانەوە پێی ئەوترێ ئیسراف کەوابوو ئێمە لە قاعدە شەرعیەکە ئەگەر لا نەدەین عرف حاکمە کابرا بۆ نمونە ئەوە دەرگای تریشمان لێ کاتەوە کاک ژڤان دەرگای ترمان لێ کاتەوە بۆ نمونە با بڵین کابرا ئێستاکە وا فێری ئەو ژیانە ئەبێ وا لە خۆیەکە هەموو ماڵەکەی بای 20 دەفتەر بێ ئەڕوا و 20 دەفتەردا بە سیارەکە و ئیسراف یا ئیسراف نییە لەوێەوە ئیسرافە ڕۆژگارێک لەوانەیە بێتە پێشەوە وای لێ بکا خوای پەروەردگار ئەو پارەی لێ بسەنێتەوە غەڵەتم نەکردبێ ڕەنگە تەبدیریش بێ زەرور نییە لادا لە حەقی خۆی نەبوو لە شوێنی خۆی نەبوو لەو ڕێڕەوەی کە بۆی دیاری کراوە لای داوە مناڵی نان نییە بیخوا لە ماڵەوە یا جلگ و پۆشاکیان وەکو پێویست نییە ئەو داوەتێک ئەکا لەوانەیە دەفتەرێک سەرف بکات بەس لە بەروی لە ناو خەڵکان ناوبانگێک ناو زەندێک دەربکا بوترێ ئەمە فلانە کەسە و کوڕی فلانە کەسە و یا لە فلانە هۆزە و یا لە فلانە تایفە و عشیرەتە ئەمانە بەسەکە ئەو سۆبت مۆ مستانێک گوناهش شندێ مۆسن مەسەن کۆبرایەکی هەی شولت کرد هەیڤۆی $700 دێ خۆڕازیل کرد خۆڕازیل کرد دو هەیڤۆ دێ شول کرد دێ موبایلەکە مەسەلەن ئەوێت بازاری دادگران 1200 دەکرد و ڕەخێدی خۆڕازیل کرد ڕەخێدی موبایلەکە دیف دلێ خود کرد یعنی ئەو موبایل کڕینە بووی گوناهە بەڵێ گوناهە لە شەرعا گوناهە تۆ لە سەروی تاقەی خۆت ئیسراف بکەیت لە شەرعا دروست نییە وەزانایان فەرمون ئیسراف حرامە و ئیسراف لە بەچەند مانایەک هاتووە یەکی لەو مانایانە هەتا لە خواردن و خواردنەوەش ئینسان تووشی گوناها بێ لە کاتێکا تۆ جەستت پێویستی بە خواردن و خواردنەوە هەیە مەگەر پێغەمبەری خوا پێمای نەفەرمووە دابەشی بکەن گەدەتان بۆ سێ بەش بۆ خواردن و خواردنەوە بۆ هەوا و هەناسە
یعنی علەمایانە فەرمونە نیو ئاەت باشترین چارەسەر و پزیشکە بۆ مرۆڤەکان کە خوای پەروەردگار ئەفەرمێ وەکول و وەشڕەبوو وەلا تسریف. بخوا ناشرینن ئەوانەی کەوا زیادە مەصرفی دەکەن هەر بەجددی ناشرینن. گەورەترین ئێستاکە خەڵک کە بەتایبەتی گرفتە تووشیان بووە قەرزاریە. قەرزارەکەش لەو بەدخەوە و لەو ئیسرافەوە و لەو تەبدیرەوە وردە وای لێکا کە بڕوا قەرز لەم بکە و قەرز لەو بکە و بەشیشی ناکە لە فەرمودیەکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم نوێژی لەسەر کەسی قەرزار نەکردو. لە فەرمودەیەکی ترا فەرمێ نوێژی لەسەر کەسێک کرد لە قەومی هۆزی بەنو هوذەیل بوو. لە پاش نوێژی بەیانیە سەلامی دایەوە فەرمووی چێ لە قەومی بەنو هوذەیلە 3 جار بانگیانی کرد لە 3 نەفەرێک هەڵسا. فەرمووی بڕۆ پێیان بڵێوە قەرزارە حەبەسەه الله بباب الجنة. خوای پەروەردگار حەبسی کردو نایڵێ بچێتە بەهەشتەوە قەرزەکەی بدەنەوە. سەحابیش بوو پێغەمبەری خوا نوێژی لەسەر کردبوو. ئەمە لە بەنسبەت زیادە مەصرفی یاخود ڕەزیلی بەنسبەت پارە و ماڵی دنیا و گیرفان و قاسە و خواردن و هەموو ئەو بابەتانە کۆمەڵێک بابەتی دیکەشێ پێشەوەی جەنابەت بفەرمووی بۆ ئێرە لەگەڵ ژوان قسەمان کرد وتمان ڕەزیلی یان زیادە مەصرفی لە هەندێک شت هەرەوە نییە مەسەلەی پارە بێت زۆر جاری وایە زەردەخەنەیەک پێکەنینێک سڵاوێک سەلامێک قسەیەکی خۆش کەلامێکی شیرین زانستێک زانیاریەک کارکردنێک مەسەلەن هەموو ئەوانە سوودمەمبوونی کەسێک لە هەر بابەتێکی کە گرنگە لە ڕۆژگاردا ئەوانە پەیوەندی بەوە هەبێت. لە هەمان قالبی مەسلەی گیرفان و دینار و قاسەکەیە مەسلەی ڕەزیلی بۆ نمونە کابرایەک زانستێکی باشی پێە زانیاری لەبارەی شتێکەوە پێ بەڵام نایدات ئەم زانیاریانە نادات یاخود دەزانێت کە لەو سەری ڕێگە خراپەیەکێ شتێک هەیە باش نییە من دەزانم بەڵام پێی ناڵێم بە ژوان ناڵێم لەو حاڵەتەدا یان باشتر مامۆستا بەرامبەر بە قوتابیەکانی ئەرچی خۆی جێبەجێ نەکات بیخاتەوە دیوی دەرسە خصوصیەکە ئەو شتانە هەیە بەشێک لە مامۆستایان هەمیان ناتەبان ئەم حاڵەتانە هەر لە زمنی ئەوەیە ئەو قسە و باسانە دەیگرێتەوە یان چۆنە ئەتوانین بیکەینە ژێر چەتر و سایە و سێبەری ئەو بەخیلیەی کە نابێ ئینسان بەخیلی بکە لەو شتانەی خۆی پەروەردگار پێی بەخشیوە لەو توانایانەی کە هەیەی بۆ نمونە مەسەلەن زانست و زانیاریە کە خۆی پەروەردگار پێمانی بەخشیوە و لە ئیسلامیشا ئەو هەموو حەثەوە ئەو هەموو گەورەیەی کە فەزڵ و گەورەی زانایان باس کراوە لەوەی کە ئینسان ئەبێتە چاوساغ ئەوانەی کە دەرگای خێرن کلیلی دەرگای خێرەکانن ئەوانەی کە دەرگای شەڕدا ئەخەن بەڕووی خەڵکە ئەتوانین لەو ڕۆ هەر بە هەمان شێوە بڵین کاکە هەر ناپەسەندیە بە هەموو شێوازەکان هەر بەخیلی سوبحانڵا ناپەسەندیە. باش دیوێکی دیکەشێ نازانم حەقی پێ بدنیان نە ئەمە لە تۆ دەپرسم مەسەرەن ژوان مامۆستایەکە باشە یان با بڵین زانستێکی لەبارەی بێژەری پێشکەشکاری زانیاری هێ چەند ساڵە پێوەی ماندوو بووە دەورەی بینیوە هەموو ئەو بابەتانە کەسانێک دێن دەڵێن مامۆستا ژوان فێری بێژەری و پێشکەشکاریمان بکە نایکات ئەو خولێک دەکات و دەڵێ بەرامبەر بە بڕێک پارە باشە و زانستیان فێر ناکات ئەمە تا چەند ئاساییە بۆ ئەو بۆ حاڵەتێکی ئاوا دوو وڵامی هەیە هەندێک فەرمویانە دروست نییە کە بەخۆیەوە پەیوەستی بکە و زۆرێک لەو کتێبانی کە چاپی شەکرێن بە هەمان شێوە ئەوانە گرێتەوە کە و ماوەسایانی کە ئەفەرمون حقوق و طبعی محفوظە فەرمویانە ئیترەوە حرامە و نابێ بە هیچ شێوەیەک طبع بکرێ و چاپ بکرێ و حەقی چاپکردنەکەڵێ گەڕاوەیە بۆ خۆم نایڵم کەسی تر چاپی بکە کەسی تر خێری لێ ببینێ ئەلەو بەشەوە زانان فەرمویانە ئەوە حەقی خۆیانە دروستە لەو کاتەکە حەقی چاپکردنەکە بەڵام حەقی عیلم و زانست و زانیارێکە کە من وەری بگرم بیبەخشمەوە بۆم نییە و ئەو مامۆسایانەی کە عیلم و زانست و زانیاری کەتمەکەن ئەچنە ژێر ئەو قەولەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیان گرێتەوە فەرمی بەڵێ من کەتەمە عیلمەن ئەلزەمەه الله ئەو ئەگەر ئەلمەکە بابەتێکی شەرعی بێت بەڵام بابەتێکی دیکە ینی پەیوەندی بە ئەموری دنیاوە هەبێت ئیشی دنیا بێژەری بێ هەر کارێکی تر بێ حەز بکە بڵاوی نەکاتەوە دوو بەشی هەیە بەشێکیان ئەگەر خۆی بڵێت قبول ناکەم بڵاو بێتەوە ئەو وەختە خۆی بەرامبەر بەخوای پەروەردگار دەتوانێت جواب داتەوە و خۆی ئازادە ینی حڕە لەو شتەی کارێکی کردووەڵێ سری میهنەیە نایڵم کەسی تر پێم بزانێ بەڵام لە ئەگەر بەراوردی بکەین کاک هەندرێن بە ئەزر و پاداشتی بڵاوکردنەوەکەی چەند فەرقی هەیە لەگەڵ ئەوی تریانە چەند خەڵکی تر سوودی لێ وەرەگریە وەنیە ماوەسا دەمان سەخاوەتی دەفەرقی زۆرێکی مهم ئێستا بۆ نمونە من کەسەکەم
مثلا لە ڕووی دەنگ و ئاواز ئەدا. خۆشە ینی ئەداکردن مەقام بێژی جەناب مامۆستایانی سەخاوت لەوە شەیە من زۆر گەنجم فێر کردو مەسەن حەزم کردووە بێ بۆ ئەوی نەشاز نەکەین جارجارە پرسیاری پێەکەم ئەڵێن با نەشاز نەکەین دەرنەچین لا نەدەین لە ڕیتم مامۆستا ئەس دیسە بەگەرمە سەر مەسەلە ڕەزیلیە خۆسەتە نۆف ماڵێدا بەڵێ زەڵامەیە شولت کە تو حەقیوی هەیە سەرپەرشتی و ماڵێ بکرد بڕیارێک سەر بت کۆچ بێتەکردین چ نەئێتەکردین و پێتویە و نەپێتویە و ئەڵە هەم وێ بگۆڕین وێ نەگۆڕین ژنجی عادەتەن حەسن دەیکرد هەمی گاڤ ماڵە خوب بگۆڕێت یانژی هەمی تشتا بکرێت بەڵێ لێ زەڵام دەلوێرەخی بشتێ نە فلان تشتی نەکرا فلان خواردنێ نەکرا فلان تشتی بکرا ئەvێ گرانە نە ئی ئەرزۆنترێ هەی ئەو بتە ڕەزیلی یانژی مافێ زەڵامی هەیە تایبەتیژی تەحکومێت ماڵێدا بکرد بێشتە ژنێ مادەم من ئەف پارە ئینازێ ماڵێدا ئەس دەبێژم دێ چی کڕی چ ناکڕی ئەگەڕێتەوە بۆ قیوامی پیاوەکە لە ماڵا کە ئەو کار بەدەستە و ڕابرە و ئەتوانێت بڕیار بدا لەسەر گۆڕینی شتومەکەکان لە کاتێکا کە مەسلحەتی خانەوادەکان چی بوێ ئەگەڕێتەوە بۆ بڕیاری ئەو بەڵام نەگاتە ئەوەی کە ماڵ و مناڵی برسی بن و نەگاتە ئەوەی کە ماڵ و مناڵی پێویستیان بە شتێکی زەرورەتی ژیانە نەهێڵێ بیکەن ئەگەر کەمالیات بوو فەرقی هەیە جەمالیات بوو مۆدل گۆڕین بۆ مۆدیل گۆڕین بوو فەرقی مۆدل هەیە. پەردێ ساڵشکە مۆدل و فەرشەیە وەنیە مۆبایل و شەکەی ئایفۆن گوتیەوە و جوانە، گۆڕینی مۆبایل و جاری وایە باسی قەنەفەی کرد کاگە هەندرێن لە کەسێکی زۆر سیقەوە بیستم لە یەکێ لە شارەکانی خۆمان کابرایەک بۆ ماڵەوە قەنەفەیەکی نوێی کڕیوە دوای خێزانەکەی وتوێتی ماوەیەکی زۆر کەمی بەسەراچوو وتوێتی ئەبێ بۆم بگۆڕی ئەویش تەلاقی خواردو و توێتی ئەم قەنەفەیە نابێ لەو دەرگایەوە دەرسێتە دەرەوە دوای ئەوە تەلاقەکەیان بۆ سارەسەر کردو و تویانە کاکە بەسڵنگ لە سەربانەوە بیکەنەوە سڵنگیان هێناوە خستویانەتە ئەو دیەوە لە سەربانەوە لەگەڵ خێزانە دوای سڵحیان باشە حەلیان کرد بەستەکە کەمالیات و جەمالیات ئەمە بۆ وا بکات بۆ بگاتەوەی کەشی رازی مەسلەی تەلاقە نوکتەیەکی وڵا باویشە لەوانەیە زۆر جیهان لێبی کابرا ئەوە ڕەت بگوتی سەلامی لە برادێک گوتی دەدانیشە گوتی ناوڵە دانانیشم درەنگە کورە گوتی دەدانیش گوتی ئیشم هەیە دەڕۆم وتی بە تەلاقم دادنیشی ئەویش لی پەست بگوتی بە تەلاقم دانانیشم باشە ئێستا ینی بۆ وەزعەکە تێکچوو کابرا ڕۆی لەبەر خاتری تەلاقەکەی خۆی دەبی کابرا دابنیشی ئەویش لەبەر خاتری تەلاقەکەی خۆی کابرا دانانیشی هەر کەسە و خەمی وەزعی خۆی بووە حاصل کابرا ڕۆی ئەوی دیش دەستی دایە کورسەکەی بە دوو کابرای کرد یەک خاڵێ لەسەرەوەی جەنابەت ئەسەکە تاو هەر مەسە بەبەستەکەەوەی هەر بەدووی کە فەرعوفە ئەولا کابرا گەیشتە مەزموعاتی وەزعەکەیان لۆ حەل کرد ئەفەرموون لە ناوچەی لە ناوچەکانی خۆمان تەلاق زۆرە خورێ تەنانەت لەسەر کرێی سیارەش هەر تەلاقیان خواردوو لە نێو سیارەیە ئەو توێتی من کرێکە دەدەم ئەو نەی هێڵاوە ئیمامی نەوویە فەرمی ئەمە بۆ بینەر ئیمامی نەوویە فەرمی لا يحلف بالطلاق ولا يستحلف إلا فاسق أو منافق هیچ کەسێک نەسوێن ئەدرێ بە تەلاق نەسوێنیش ئەخوا بە تەلاق تەنانەت ئیلا کەسی فاسقان و یا منافقان نەبی هەر ناژگات ناژبێ ئەسلی سوێن خواردن ئەوەیە خواردنەکە بێ بەخوای پەروەردگار إذا حلف أحدكم فليحلف بالله پێغەمبەری خوا ڕێنماییمانەکە فەرمیەوەی کە سوێنە خوا با سوێن بخوا بەخوای پەروەردگار سوێن مەخۆن بە غەیری خوای پەروەردگار سوێن خواردن بە غەیری خوای پەروەردگار شیرکە ئەوەم لەبیر نەچێ لەگەڵ دکتۆر دەشتیە پێتی وت بارك الله فيك وفي فيك ئەوە حەدیثێکمان لەسەری هەیە مامی ابن عباس رحمة الله زای خوای لێبێ شیارێکی بەسەر پێغەمبەری خوا هەڵداوە مامی بووە مامی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دڵخۆشە بێ بە وتەکانی و بە وشەکانی مامی پێ ئەفەرمێ لا فەض الله فاک یعنی دانەکانت نەکەون ئەفەرموون چەندێ تەمەنی کرد یەک دانی نەکەوت هەتا ئەهات دەم و دانی جوانتر ئەو بە بەرەکەتی دوعای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم بگەهینە مەجلس پێغەمبەری صلی الله عليه وسلم صلی الله تعالی الفیردەوس و دەستێتیت مبارەک ئەوە کەوسەر ئامین یا ڕەبی ئامین شتێکێک تایبەتش هەیە بۆ مستەب دەنگی خۆی تایبەت پێشکەش کرد والله تر من زۆر جار لەگەڵ مامۆستایە ئەبێتە هەرامان لەسەر ئاوازەکان و مەقامات و هەندێ ڕەفیق و دۆستم هەیە تورکن هەندێک مەیە عەرەبن تەلەفۆنم بۆکەن بە مامۆستاش ئەڵێم تورکەکان ئەڵێن بەس پێمان بڵێ ئەمە عەرەبە یان کوردە بەس پێمان بڵێ کە بە عەرەبیە خوێنێ ئەڵێم وەڵی باوکم کووردە کە بە عەرەبیە خوێنێ عەرەبەکان ئەڵێن کاکە پێمان بڵێ ئەمە عەرەبە یان کوردە ئەمجا زۆر جار ئەباتر لێلی لەگەڵ ئاڵێم و هەندێک جاریان دەبا بچینە مەدینەی لەگەڵ ئاڵێم کامیان حەز لێ ئێستا بێ وڵی تر بە کەیفی خۆ باوجارە ئەتوو لە مەجلیسەکەی با داوای تو بێ کەیفی خۆتە مامۆستا عەرەبی پێخۆش عەرەبی کوردی
والله تر ئەمە من بەڕاستی زۆر کەیفم دێ بە ئەوەی سید علی ئەزغەر ئەی ڕەفیقانی تەریقەت ئەمجا مامۆستا لە ئاستێکی بەرزی شایڵەیە زۆر جارش حەز ناکەم بەو شێوەیە زەخت لە خۆی بکە ئەو تۆنە بەرزە حەزەکەم لە ئاستێکا بێکە خۆی ماندوونەکە دکتۆر تۆنەکەی وایە دەبی لەو تۆنەی بگوت بەخۆی ئەوەی کە لە دەست نەدرێ ئەم زۆر جارە قسەی دەکەم یان ڕێزم هەیە هەتوو کە شتێک تەکلیفت بۆ دەکری مەسە دەرێ مامۆستا ئەو شعرەی برێ ئەو شعرە چۆن گوترایە دەبێ یعنی وەکو ئەمانەتەک پارێزی بکەین نەک بە نەمەتە چوابی تەعمەکەی ئەو شەخسەی لە دەست بدرێتن ئەنی بەو ئاوازەی بگوترێ مەبەستی من ئەوەیە اي بارك الله فيك اي ما شاء الله خودش ترازيبت يا ربي شيخ ويهر ڕۆژی یا ڕەبی یا خۆپایەدار بن ما مستشفى خدای خیراجی بنویست من کاتی خۆی کاگەندرێنەمە یەکەم جارە من بە خزمەتانەگەم ئەو سات لە کەرکووک بووم جۆم لە تەفسیرەکەی زەناویانە گرت خی گەورە دەوامی عمرتدا یا ڕەبی موفەقی دین و دوا ڕۆژبی مەحویە فەرمێ هەر کەسێ دوکانی عمری مدەتێکە ئەم ژیانە دوکانە و عمری ئێمەش مدەتێکە تا کاتێکی دیارە جێی پەنجەتان دیارە دەست خۆش بە یا ڕەبی ئەو شیعرەشت بڵاو ببووە ئەو کاتە پێغەمبەری ئەمینم
فەرمووی ئاوایە دینم ڕاستە وەنیە؟ ئەوە مناسبەیەک بوو لە مزگەوتیشی پێم وابێت لە شەقڵاوە بەڵێ جا مامۆستایەک گوتی هەر دەبێ بێ بەڵێ بەڵێ گوتم منیش ئیشێکی زەرورمە گوتم لێم گەڕێ پێم ناگوتی هەر دەبێ بێ برادرم بوو ئەمنی بردم گوتی ئەو شعرش بخوێنەوە بەڵێ بە وڵای، زۆر- یەکەم جار بوو ئێستا بینم زۆرم شعرت پێ پێ خۆش ئەو بوو. شعرە ناوەڵە ناوە زۆرم پێ خۆش بوو خی گەورە زارش سەلامەت دیکە ئینشاءالله دەینی. لەوێ چەند بوو تەمەنم قەدیمە وە بزانم زمانی. 25 ساڵم بەڵێ. ئێستا پیرمەوە 39 زمانی ساڵ گەنجی 38 ساڵ وإيش خودش ترى زي ما یا ڕەبی سەلامەت بن قال قال خوشحال بين نفشبت قال مدرسة بس اللي قلوب. بالنسبة يا ربي قوربان. من زیاتر بارك الله قوربان فيك. سەلامەت بن یا ڕەب. قال بخيرات کاتم تەواو بوو اگر تو حسكيت قال ما بيفقد يعني سەلامەت بن یا ڕەب. ما هيك وقت ما هندي یاخوا ئینشاءالله هەر کاری جوان و ناوازە پێشکەش بکەن و اللهم آمين. بۆ خاک و وڵات و نیشیمان پارێزراو بن خۆتان و کەناڵ و بەرنامەتان قال بخيرات پایدار بن یا ڕەبی ماوەسەگیان دەست و دەمە خۆش بیا ڕەبی بارك وعافستان الله بیاخ خواحافظ قال بخيرات مامس يا خداي حقيقة يا الله يا حي يا قيوم برحمتك قهداريا كان آيات القرآن بيروز بكين بروا أنا والله ما شفت بيروز تفس. ماش والله باش شو آيات شو حزلتي الصورة ده لا صورتي هلا سر وصف بيغمبري صلى الله عليه وسلم زور خوش الله هو الذي شو صورتك أرسل هو الذي يصلي عليكم سورة أحزاب نازل صورة بين الأحزاب الأحزاب إلى الخزمة پاشیف یا بردام وان شوید پیروز طیبتجی یاش همی پیروزتر جا وی دنگ خوش خود حس کرد قرآن خواندن إنا أنزلناه في ليلة القدر بجامعة وان شوید پیروز و مبارک قرآن پیروز یا نازل بی پیغمبر صلی الله علیه وسلم گوداریا والذي يصلي عليكم حتى تشندر تأخيري آخري أمي لكن يعني دو آيات بشر المؤمن بأن لهم من الله بس فضلا لا كبيرا. تشندر راد سبيدك ولا تطع المنافقين لا تشندر ولا سبيدك تطع لا الكافرين. تسلودوي لا آتي تسلودوي حتى لا 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 تشندر لا تصدق والذي أرسل هو الذي يصلي عليكم لا راد سبيدك لا على تسلوسي أساس. سبيدك تا تشندر حتى نعم ولا تطع الكافرين والمنافقين الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله شلو هاشت كفى بالله وكيلا أتاتسلو هشت شلو ساعدك يا الله بسم الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بناوي خداي قولو مهربان بناوي خداي كان كاي رحمته سوزو بزيا هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور وكان بالمؤمنين رحيما هەرەو زاتە خۆی سڵاوات و ڕەحمەتی خۆیتان هەمیشە و بەردەوام بەسەردا دەبارێنێت هەروەها فریشتەکانیشی داوای لێخۆشبوونتان بۆ دەکەن بۆ ئەوەی لە تاریکاییەکان دەرتان بکات و بتان خاتن ناو نور و ڕووناچیەوە بەڕاستیەوە پەروەردگارە هەمیشە و بەردەوام بۆ ئیمانداران میهرەبان و دلۆڤانە تحيتهم يوم يلقونه سلام وأعد لهم أجرا كريما هەر ئەو ڕۆژەش کە بە دیداری خوددا شاد دەبن بە سەلامکردن پێشوازیتان لێ دەکات و پاداشتی زۆر بە نرخ و پیرۆزی بۆ ئامادەکردو يا أيها الناس
النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا. ئەی پێغەمبەر ئێمە بەڕاستی تۆمان ڕەوانە کردووە کە شایەت بیت بەسەر ئومەتی ئیسلامەوە کە پەیامی خودات پێڕاگەیاندون و مژدە بەخشیت بە ئیمانداران بەوەی ڕەزامەندی خوددا و بەهشتی بەرین چاوەڕێیانە. ترسێنەریشیت بێ باوەڕان دەترسێنیت لە خەشم و قینی خوددا و دۆزەخ. وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا. هەروەها بە مۆڵەت و پشتیوانی خوددا بانگەواز دەکەیت بۆ بەرنامە و ڕێبازیە و زاتە. هەروەها چرایەکی ڕووناکەرەوەی بۆ سەرجەم سەرگەردانان. وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا. مژدەش بدە بە ئیمانداران کە بێگومان لەلایەن خودداوە ڕێز و قەدرێکی زۆریان هەیە. ولا تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله وكفى بالله وكيلا. ملکەت و فەرمان بەرداری کافر و دووڕوەکان مەبە. گوێم مەدە بەو ئازار و ناخۆشیانەی کە پێشی دەهێنن بۆ خۆت و بانگەوازەکەت. پشت بە خوددا ببەستە، تەنها خودداش بەسە کە پشتیوان و یاری دەدەربێت. وبارك الله وفيك ان شاء الله وفي تشافير فيك. دوسي ان شاء الله تجدي تشافير دوسي إن شاء الله ان شاء الله يجدد قلبي إن شاء الله زیاتر تەوەرەکە پەیوەست بلوێ گوتمەوە بەڵێ تەفسیرەکە. اي بارك الله فيك. والله تو النبي اف برنامج هرنوت دیفاعی في جاري بتشين چەند مایە وەبزانام هەندەمان نەمایە خاتری خۆ بخوازین و نعم ما تشتكي في جاري تبدا في بتني بتني باخواي كوا بما مصري بوار بالريال بدا دەک باوزاری نا ما جماعة لوان كيشان هي لابو دنجي دواي لابو شو تشدي دي مدينة مدينة جن مدينة 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 جن مدينة تركاي في غنبر قلقل شرينا تركاي في غنبر قلقل شرينا. پیغام باری شیرین کرداوای پیغام باری شیرین کرداوای کعبه دلا سنجی بتفا کرداوای کعبه دلا دستی والله بتفا کرداوای یا مدینه مدینه شارکای پیغام گلی شیرین. حيرانريم آيا وركب ولا نقول حمو عالم يبرار بوسي الادري مني مار بران قدامي تبوالا آيا نقول الراجز بغيب مبارك للشاري حونيرين صلواتان بدير لمحدتي محمد المصطفى قال خوش شارع مدينة قلبون خوش المينة يا هذا هذا واي متى
بمينا والشارع مدينة لما بدي عندك كم بدك حضرتي رسول الله هاي قلك سردار محمد المصطفى لو زي مبارك كيد استاذ خما مرسكين ولو دعاء خما زمالي جواي زواميتو قرباني زمالي جواي زواميتو الله 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 بفي قلبي حبيب الله بفي قلبي رسول الله مدينة يا يابا مدينة مدينة نور عيني نور عيني ودلني يابا ودلني والله دخيلك يا رسول الله ذبرنا يا شفيع المذنبين من أوال يابا شفيع المذنبين من العذاب والعيون ومن جود البحر يكرم يا يابا اكرم يا يابا الله يا بريد ارسل سلامي لساكن المدينة يا عيني يا صلوا على محمد كلكم يا اهل الجمعيه صلوا على محمد كلكم يا اهل الجمعيه المعي يصلي على الرسول لا يدعي الصوفيه صلوا على محمد لا يدعي الصوفيه قال الله لولاك المخلوق الافلاك نحمد الله الذي نحن تحت لواك غلوا على محمد صلوا على محمد وعلى آل محمد صلوا على محمد وعلى آل محمد صلوا
شاريشي زور شيرينا زي علمه وزي قايدينا زي فخر المرسلين صلوا على محمد وعلى آل محمد صلوا على محمد وعلى آل محمد شاري مدينة جوانا جاي بيغمبر معنا شاري مدينة جوانا جاي بيغمبر معنا صلوا على محمد وعلى آل محمد صلوا على محمد وعلى آل محمد اللهم صل على محمد وعلى ال محمد. اي بارك الله فيك. مدينة بن. ايش الله خذ اشترى. اي بارك الله فيك. اللهم صل على محمد وعلى ال محمد. أبركاود هي كنت عباد ب هم صلوات لدانا سر پیغمبری محمدی صلی الله علیه و سلم هم جی سنت پیغمبری صلی الله علیه و سلم جابلا اتهمی جیان آمده قدوه مبد الدست پیکی که پیغمبری چی گوت یاو امری مب چی کریه اتگل قرآن و پیروس اما برنامه ما جیان ما همیه و اللهم صل علی محمد و علی پاشیوا اولینه برای پاشیوا 26 خلاص صباحی خودی حس کرد برنامه گلت تایبت تره چونکه شبکه گلت تایبت تک و 27 ایش باشه همیا پیروز تره خودی ایشالله تمنی بده صباحی شب جی اینه انشالله یا الله خواتان لگم سلام علیکم